بینەرانی خۆشەویست و کاتتان باش دامەزراوەی چار لە درێژەی کاروچارەکەەکانی خۆیدا تازەی بەدەستەوەیە لەژێر ناوی بەرنمەیەکی نوێ لەژێر ناوی چارلاین بەرنمەیەکە کە ئەپەرژێتە سەر کۆمەڵێ تەوەری گرنگ و استراتیژی لە مێژووی کورد و لە بزوتنەوەی کوردستاندا و لە ئەو ڕووداوانش کە کارگەریان لەسەر پرسی کورد و ناوچەکە هەیە داتە بەرباس و لێکۆڵینەوە. ئەمڕۆ لە بابەتێکی زۆر گرنگە لەسەر 45 ساڵ لە دوای شۆڕشی هەفتانۆ کە لە ئێرانە ڕووداە ئەنقلابی 57 باسێکی گرنگمانە بێت لە ژێر ناوی ئێران 45 ساڵ لە دوای شۆڕش. لەم باسەدا لە کە دوو تەوەری سەرەکی لە خۆگرەیەکەم شۆڕش ئێران بۆی ڕوودا ئایا بەڕاستی ئەم شۆڕشە پێویست بوو ڕووبدا دەراویشتەکانی شۆڕشی 57 ئایا شۆڕش بە ئامانجەکانی گەیشت بەشداری ئەو لایەنانەی کە لە شۆڕشە هەبوون چی بوو کورد وەکو نەتەوەیەکە لە ئێرانە ئەژی بەشداری کورد وەگەلانی دیکە لە ئێرانە نەتەوەکانی تر لە ئێرانە لە شۆڕشە چۆن بوو. بەشی دووهەمی بەرنمەکەیشمان تایبەتە بێ بە ئەوەی کە لە دوای 45 ساڵ ئایا بارودۆخی ئێستای کۆماری ئیسلامیە ئێران کە بەرهەمی ئەو شۆڕشەیە یا ئەو حکوومەتەی کە بەرهەمی ئەو شۆڕشەیە لە بواری نێونەتەوەی و منتەقەیوە چۆنە و بواری سیاسی نێوخۆی ئێران چۆنە و بەراوردی لە نێوان شۆڕشی ژینا بە ئەنقلابی 79 یا 57 لەگەڵ شۆڕشی ژینا ئەکەین کە بزانین خاڵە هاوبەشەکانیان چییە. دامەزراوەی چار بۆ باسکردن لەمە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر عباسی وەلی پرۆفیسۆر دکتۆر عباسی وەلی مامۆستای پێشووی زانکۆ لە لەندەن و بەڕێزان مامۆستا ئەحمەدی ئەسکەندەری توێژەر و چاودێری سیاسی و بەڕێز دکتۆر خانمی دکتۆر لێلا مرۆتی سپۆر لە بواری زانستی سیاسی و من و هاوڕێم کاک ئەمینی سورخابی لە دامەزراوەی چار ئەم باسە لە چوارچەوەی گفتوگویەکی کراوە ئەنجامەدەین. بەر لە دەستپێکی بەرنمەکەمان داوا لە بینەرانی خۆشەویستەکەم کە سابسکرایبی کەناڵی چار بکەن بۆ ئەوەی شتەکانیان بەدەست بکەوە ئەوەی بەرنمەکانی چار بە ئاسانی بەدەستیان بکەن لە تۆڕە کۆمەڵاتەکانی فەیسبوک و تەلەگرام ئینستاگرام تویتر ببنە هاوڕێمە. بەخێراتنی هەموو لایەکەکەم بە ناوی دامەزراوەی چارەوە بەخێر بێن و بەو هیوای بتوانین گفتوگویەکی کراوە و گەرموگوڕ لەو بوارەوە بکەین. زۆر سپاس. لە تەوەری یەکەمەوە دەست پێ یەکەم کاک ئەحمەد لە جەنابتەوە دەست پێ یەکەم شۆڕش ئێران بۆ ڕوویدا بەڕاستی ئایا ئەم شۆڕشە پێویست بوو بەڕاستی ڕووبدا؟ پرسیارێکی زۆر قسەیرە و پرسیارێکی قورسیشە بە بڕوای من. دەزانی شۆڕش وانە کە بەرنامە ڕێژی بۆ بکەیت و ینی بڵێ ئەو شۆڕشە بە تایبەت لەو شۆڕشانە کە بڕیار بدەیەوە مانگی ئایندە یا ساڵی ئایندە دەستی پێ دەکەین و 1 2 3 4 ئاوا دەکەین. شۆڕش بە بڕوای من خۆی ڕوودەدا ینی دێتە پێشەوە و تەنانەت ئەگەر ئامادەکاری بۆ کرابێ لەباری ئەوە کە حزبی ئۆپۆزیسیۆن و ئەوانە خەریکی کار و چالاکیش بوو بێتن بەڵام دیسانیش شتێکی کتوپڕە و دیسانیش هەر بۆیە ناویشی ئینقلابە ینی منقەلیبکردنی هەموو شتەکان ئەبێ. بۆیە یەکەمەوەی کە کەس بڕیار نادا کە بڵێ با ببێ. دووەمەوەی کە شۆڕشەکە بۆچی ڕوویدا لەبەرەوە ڕوویدا کە خەڵکی ئێران لە بارودۆخێکدا بوون کە ئەو بارودۆخە درێژەدانی بۆیان زۆر زۆر سەخت بوو زۆر زەحمەت بوو و تەسەوریان ئەوە بوو یا ئومێدیان ئەوە بوو هەردووکی هەم تەسەور هەم ئومێدیان ئەوە بوو کە پێکاتنی ئاڵوگۆڕێکی گەورە دەتوانێت ژیانیان بەرەو باشی بڕوە. مرۆڤەکان زۆر ئاساییە کە هەمووی بە دوای ژیانێکی خۆش و باشترا بگەڕێ. ئێستا بینن بەداخەوە خەڵکانێکی زۆر خۆیانەدەن لە قیانوسەکان و لە دەریاکان و لە شاخ و کێوەکان و ئەیزانن مەترسی لە ناوچوون هەیە بەڵام بۆ ژیانێکی باشتر یان لە ترسی دەسەڵاتێکی مەلهوڕی دیکتاتۆر دەچن بۆ پەنابەری و بۆ کۆچ لە وڵاتێکی تر. شۆڕشی شتێکی ئاوایە ینی ناڕازی بوون لە ڕێبەرایەتی خەڵک بەوە گەیشتبوون کە بەڕاستی ئەم ڕێبەرایەتیە ناتوانێت ئەو وەزعە ئیدارە بکات و خەڵکەکە لە ژیانەکەی خۆیان ڕازی نەبوون نادات پەروەریە کێزگار زۆر بوو. ئێستا لەبەرەوە وەزعەکە زۆر زۆر گۆڕاوە بۆ بیرهێنانەوەی ئەوە کە لە زمانی شایشە خەڵکەگە پوڵی نەبوایە نەیەتوانی عمل بکات و چێتە نەخۆشخانە و لە نەتیجادا مرد
ئێستا تۆزێ ینی تۆزێ زەحمەتە بۆەوە هێندێک کەس سیمایەکی تر لە ڕژیمیشا دروست دەکەن بۆیە هەم ئەوانە لەگەڵ ئەوەی شاکە ینی بارودۆخی ئابووری زۆر خراپ بوو لەباری ئازادی نەبوو ئازادیە کۆمەڵایەتیەکان نەبوو ڕۆژنامەی ئازاد نەبوو ئەو وەختە من لە چەند ساڵی پێش شۆڕژ من لە دانشگا بووم و خوێندکاری زانکۆ بووم ئێمە لەوێش کێشەمان بوو و بەردەوام هاوڕێمان و ڕفێقمان لەم زانکۆ و لەو زانکۆ ئەگیران ئازادی نەبوو و ئەمجار کەش و هەوایەکی سیاسیش نەبوو بۆ حیزبێکی ئۆپۆزیسیۆن کە بتوانێ نەوعێک ڕەخنەگرتنی بوێ لە دەسەڵاتی سیاسی و خەڵک بڵێن کە ئەها کەسێک هەیە کە ڕەخنەیەک دەگرێت لەم حکوومەتە وام حکوومەتە لەوانەیە بەگوێی بکە ئەوە نەبوو لەگەڵ ئەوە شاکە ئەمانە نەبوون ئەمجار هێندێک شت بوون کە زۆرتر کارتۆنی بوون ینی هیچ معنایەکی واقعیان نەبوو وەکو مەسەلەن پارلەمان وەکو دام و دەستگا زۆربەی دام و دەستگاکان رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و ئەمانە ینی باسەکان و قسەکان و دەنگ و باسەکان ئاراستەی کرابوو وابوو کە دەبوو هەموو شتێ بڤە بوو بەرامبەر بە دەوڵەتێکە شا تەئیدی کردبوو و هیچ سەرچاوی واژ نەبوو وەکو ئێستاژ نەبوو سەرچاوی زانیاریەکان بۆ خەڵکی ئێران تەنها ئەو شتانە بوو کە کۆنتترۆلکرا بوو لەلایەن دەسەڵاتەوە لەگەڵ ئەوەشە نەوەزیر نەسەرۆک وەزیر نەبەرپرسانی خواردتر و تەبعەن هیچ وەختی شا بەرپرس نەبوون بۆ بە خەڵک بڵێن بۆ فلانەشت وایە بۆ فلانەشتی تر وانە ئەمە وای کردبوو کە لە حکوومەتی شا تەبعەن ئاڵوگۆڕی گەورە پێک هاتبوو ئەوانە هیچ کەس ناتوانێت ئەوانە ئینکاری بکات ئەوەی کە لە ئێران پیان و دەنقلابی سپی ڕوویدا بوو زەوی ینی سیستمی عەشیرەتگەری و فێۆداڵی زەربەیەکی زۆر زۆر قورسی لێکەوت بوو کرێکاران تا ڕادەیەکی زۆر مافیان پێدرا بوو ژنان درگان بۆ کراوە بووێنە بێنە ناو ژیانی کۆمەڵایەتیەوە ئەمجار لە دێهات هەم تۆزێک ئاوەدانی و خەدەماتی پزیشکی و دەرمانی گەیشت بوو هەم ئەوەی کە لە ئێران پیان دەکوت سوپای دانیش و ئەمانە چ بوون خوێندەواریان بردبووە ناو دێهاتەوە ئەمانە بوو و تەبعەن لەبەری ئەوەی کە ساڵ 1972 نەوت ئێجگار زۆر گران بوو دەرامەدێکی ئێزگار زۆر ڕژایە ناو ئێرانەوە و ئەم دەرامەدە بەشێکی زۆری لە چینی مامناوەنجی بە تایبەت تا ڕادەیەکی کەمیش تۆزێ لە خوارمامە نامناوەنجیشەوە ڕازی بوو و وەزیان باش بوو بەڵام ئەمە ڕێگایشی کردەوە بۆ گەندەڵی لەگەڵ تەکڕەوی ڕژیمی شا هەموو ئەمانە دەسیدا بەدەستیەکەوە کە ئەو هەستەت ئەکرد کە لەسەرەوە ینی شا و دەوروبەری ئاگان لە وەزی خوارەوە نییە بینە سەر دکتۆر باز جەنابەت لەو بوارەوە ڕاتچیە کە ئایا بەڕاستی ئەو شۆڕشە پێویست بوو نەدەکراوەی کاگەحمە دەڵێ ئێران بە پرۆسەیەکی ڕێکۆڵیە بچێەوە نەبێتە هۆکارێ بۆ دروستبوونی ئەو شۆڕشە دوو بەشی هەیە یەکەوەیە کە ئەو ینی ئەو شۆڕشە بۆچی ڕوویدا دووەمیژەوەیە کە ئایا دەکراکە ئەو شۆڕشە نەبێ ینی پێشی بگیرێ یا ڕوو نەدا ئەوانە لزومەن پرت و پرسیاری جیاوازن ینی منطقی جیاوازیان هەیە بە باوەڕی من ئەوەی کە ئەو شۆڕشە ڕوویدا مەسەلەیەکە وەلی ئەوەی کە دەنگوو ڕووی نەدا ینی پێشی بگیرێ ئەوەش مەسەلەیەکی دیکە ئەمن پێم وایە کە شۆڕش هەمیشە پێشدا بە ئەوەی پێی دەڵێن گوسەلێکی کۆمەڵایەتی ینی پچڕانێکی کۆمەڵایەتی ڕوودەدا و ممکنە ینی وەکو بە ئیستلاح ئیختارێک وەکو ئاگاداریەکی کە ینی لە قوڵایی مەیدانی سیاسەتی ئەو وڵاتەی دێ ئەوەتان ئەرز بکەم کە من ئەو پرسیارە ممکنە کەسانێتیکە بڵێن کە خۆ بەوە
ميجو فلسفێکی هەیە و مێژوو هەدەفێکیە من شخصەن باوەڕم بە فەلسفەی مێژوو نییە و ئەوەش ناشت ناکەم باوەڕژم بەوەی نییە کە مێژوو واقعان هەدەفێکی عەقلانی و قەڵایی هەیە کە بەرەو ئەو هەدەفە دەچێ ئەمنەوە بیر و باوەڕانە بە بیر و باوەڕی وەکو ئاینی دەزانم وەکو باوەڕ بە عاقبەت و نازانم فلە دنیایەکی دیکە و ئەو جورە شتانە دەزانم لە نەزەری من ئەوەی کەگە بزانین کە شۆڕش ئەو چۆن ڕووی داوە دە پێشدا دەبێ ئەو پچرانەی واقعان پچراوەی کۆمەڵایەتی دەوەی بگەین کە وەکو ئیختار دێ بە باوەڕی من دە شۆڕشی ئێرانێدا زمانی ئیساڵی 1357دا ئەو ئیختارە لە تەورێزێ ڕاهات تەوەجێ دەکەی لە تەورێزە ڕاهات وەختێکی کە ئەو نامەیان چاپ کرد کە دەو نامەیدا کە بە ئیسراری شای لە ڕۆژنامەی ئیتلاعات چاپ بوو کە لەوێ بێحورمەتیان بە خومەینی کرد و لە تەورێزێ ئەو مشکلاتە هاتە پێشێ وەوە وەکو ئیختارێکی بوو ئەینی ئەو مەسەلەی لە نەزەر منەوە ئەوەیە کە ئەو پچرانەی کۆمەڵایەتی کە لە شۆڕشی ژینای هاتە پێشێ دەواقعدا ئەوەش هەر ئەینی ئەو ئیختارە بوو ئەوە ئیختارێکە کە بە نظام کە کۆمەلگا لە بنەوەدا دەقوڵێ و ئەو پچرانە نیشان دەدا کە ئەو هێزانەی کە دەو مدەتەیدا سەرکوت کراون ئەوانە دەو پچرانە کە دێتە پێشێ ئەوانە وە دەردەکەون سەر دەکەون ئەوە ئەو پچراوە لە ژینای ئەگەر قیاس بکەین دەگەڵ مەسلەی شۆڕشی کە لە تەورێزە هاتە پێشێ چەند مانگە مدەتێک پێش ئینقلابی ئەوانە ئەو عینی ئەو ئیختارەیان بە ڕێژیمی داوە والآنش کە دەبینیم بە شێوەیەکی کلاسیک دوو ڕێژیم دوو بۆچوونی جیاوازیان بۆی هەبووە یەکیانەوە بوو کە ڕێژیمی شای کە وەختی ئیختارەکانی دی دەستی کرد بەوەی کە خۆی بکاتەوە ئیمتیازاتی بدا بگیر و ببەندیش وەزیران و فڵان بکات لەبەرەوەی کە خەڵکی بلاوێنێتەوە ئۆپۆزیسیۆنی بلاوێنێتەوە و ئیدعای دموکراسی و لیبرالیزم و ئەو جۆرە شتانە بکە ئەوە بۆ چوونێک بۆەوەی بوو کە نەتیجەکەی دیارە بە تەرتیبێکی لە ئێرانە درا و ئەو بۆ چوونە بۆ خۆی دەرسێک بۆ ڕێژیمی ئێستا کە دقیقاً ئەوە ڕێگای بەرعەکسیوە ئینتخاب کرد دەویژەوە بوو کە ئەو ئیختارەی کە وەرگرت سەرکوتکردن و زیندان و لە سێدارە و ئەشکەنجە و ئەوانەی زۆرتر و زۆرتر کرد بەرعەکسی زەمانی شای یعنی دقیقاً ئەو مەسەلە بوو کە دیارە ئەو حکمڕانانی ئێرانێ بەو شێوە جوورەی دیکە تێگەیشتنێکی دیکەیان لەو پچرانە هەیە و ئەوەی کە ئایا ینی لە زمانی شای ئەو پچرانەکە هاتە پێشێ دەزوەختێکیدا کە ئەوە سەبەبی ئەوەی کە پێ دەڵێن کە کرانەوەی فەزای سیاسی لە ئێرانێ بوو کرانەوەی فەزای سیاسی لە ئێرانێ ئەو نەتیجەی کە ڕێژیم دەیویست نەیدا ڕێتیجەی بەرعەکسیدا سەبەبیشی لەبەر وەی بوو ئەلان دێمە سەرە و مەسەلەی دیسان قیاسی بکەینەوە کە ئەو دەمی دەگەڵ ئێستا لێرەش مناسبەتێکی تایبەتی بینیوانە هەیە ئەویش ئەوەیە کە ئەو تەمەرکۆزی دەسەڵات تەمەرکۆزی دەسەڵات و ئەو سوڵتەی کە ئیجازەی نەدەدا هیچ هێزێک خارج لە دەرەوەی خودی ڕێژیمی دە و پرۆسەیدا بجوڵێتەوە کە بە باوەڕی من لە ڕێژیمی شاهنشاهیدا ڕێژیمی سەلتەنەتیدا ئەوە لە ساڵی 75 بە حیزبی ڕەستاخیز دەستی پێکرد وەختێکی کە حتا معلوم بوو کە شا تحملی ئەوەی نەدەکرد کە دوودانە حیزبی کە بۆ خۆی داینابوو حیزب خۆی بوو مخالفەتی وانەشی دە خودی حیزبەکاندا قبول نەدەکرد ئەو دوانەی کردە یەک ئەو دوانەی کە کردە یەک یعنی کورلەن تەمەرکۆزی قودرەت شت بوو بە پرۆسەی
سیاسی تەنگتر و تەنگتر و تەنگتر ببووە لە ئێرانەژەکەتە بەشای بکەین بە شێوەیەکی دیکە ئەلان ئەینی ئەو مەسەلە انتخاباتی پێشودا هاتە پێشەکە ڕئیسی هاتەکە کە خودی ئەو ڕێژیمی خامنەیی زواخان تحملی ئەو سیستمەی کە بۆ خۆی دایمەزراندۆ ئەوەشی نەکرد و هێنای ئەوەی کە پێیداڵن ئەلانەکە پێدەڵن خالص سازی ڕژیم یا بە ئیسلا یەک دەستکردن و یەک کاسەکردن نێوی تازای کە ئەلئانداویان دپێ خالص سازیە ڕژیمی خالص سازەکەی ئەینەن بە تەرتیبێکی وەکۆ کارەی بوو کە شادە ڕستاخیزیدا کردی و مەسەلەکە ئەوەیە کە لە دەورەی شایدا ئەو لیبرال یعنی ئەو فەزایەکە کراوە انتظاراتی سیاسی بەشێکی زۆری لە کۆمەلگای کە لە پرۆسەیەکی ئابووری و کۆمەڵایەتیدا بە ئەو بەشێک لە ئەحدافەکانی خۆیان بەدەست هێنابوو مەبەستم تەبەقەی مامناوەندی و یعنی چینی مامناوەندی و بەشەکانی جیاوازی ئیوەی دەخودی ئەو بە ئیستیلا بنەما ئەو ستروکتورەیدایە ئەوە انتظاراتی چۆ ئەوەی کە پێی دەڵێن مەسەلەی rising expectations بە شتی ئەوە ئیدی جوورێک بوو کە وەختی فەزای سیاسی کراوە ئەوە یەک بە یەک هەروە دەچوو پێشێ و ڕێژیمیش کە کۆنتترۆلی لە دەست دەدا داخلەکەیدا وای لە هات بوو کە ڕێژیم دقیقەن وەکو ئێستا کە ینی غەیری دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی نیزامی و ئەمنیەتی هیچ لەدەستدا نەمابوو ئەمنیەتەکەشی تا حدێکی زۆری فەشەل ببوو لە ئێستادا کە بەرعەکسی ئەو دەمی وەختی کە ڕێژیم لە شۆڕشی ژینایدا ئەو ئیختارەی کە دیسان 2 ساڵ لەوەی پێش 3 ساڵ بەر لەوەی ئێستا وەریگرت بوو دیسان وەریگرتەوە تەشدیدی یعنی سەرکوبی تەشدید کرد والعانەکە مەسلەی ئەو rising expectationە وەکو زمانی ئیشتینێ یعنی ئەو انتظاراتی کە دەچێتە سەرێ وەکو زمانی ساڵی 57 نییە ئەو انتظاراتە انتظاری دموکراتیک بە شێوێکی دیکەیە بە شێوێکی وەکو ینی دەحقیقەتدا ئەوە انتظاراتێکە کە بەحەدی بە جێگایەکی گەیشتۆ کە یا دەبێ ئەو سەرکوبە کە ئەو سەرکوتکردنە و ینی مؤثر بێ و لەحزەیەکی کە ئەو سەرکوتکردنە مؤثر نەبێ ئەو ڕێژیمە هیچ ڕێگای دیکەی بۆ نامێت دەمەوردی ئیشایدا ڕێگا هەبوو ولی ئەوەی دەڵێم ئەوەی کە من دەڵێم باوەڕم بە فەلسفەی تاریخی نییە ئەو ئیمکانی وەی هەبوو کە ئەو ڕێژیمە بە تەرتیبێکی پرۆسەکەی ینی درێژ بکاتەوە بە شەرتێکی کە ئەو دەمی ینی پێشوەی کە بگاتە ینی حکوومەت لە مانجی فکر دەکەم مانجی سپتامبر و یا ئۆکتۆبری 58 بوو 1970 بوو کە حکوومەتی نظامێنە حکوومەتی نظامی دەو شەرایطەیدا ئیشتباهێکی زۆر گەورەی ڕژیمی بوو سەبەبشی ئەوەیە کە لێرە دیسان دەینەوە سەر جیاوازەکانی ئەو دوو ڕێژیمە ڕژیمی شای ئەرتشێکی هەبوو کە بەشێکی زۆری ئەو ئەرتشی خدمەتی نظام بوو و ئەوانەی بەشی دیکەژەوەیە کە ئەوانەی کە پرۆفشنال بوون ئەوانە وەفاداریان بەشای بوو تەوەجێ دەکەی ئەو ڕێژیمە ئەوەی کە هەیەی هێزەکانی سەرکوتی ئەوە نە هێزەکانی سەرکوتی و ڕێژیمەی هێزی سەرکوتی پرۆفشنالی بەشێک لە ستروکتوری سیاسیە یعنی لەوێدا ینی حکوومەتی نظامی کرا نظامیان هێنایەنە سەر شەقامی ڕۆڵێکی سیاسیان دای بە بێەوەی کە ئامادە بن کە ڕۆڵێکی سیاسی وا وەربگرن ئەلعانەکە ئەمە هێزی سەرکوتکردمان هەیە کە دقیقەن لەبەروەی تربیەت کراون کە ئەو ڕۆڵە سیاسی بکەن زۆر باشکە دکتۆر گەندێمەوە خزمەتت دکتۆر لە جنابەت نەزەرت لە بواری قسەکانێکی کاک ئەحمەد ئیشارەی بۆ کرد کە بەشێک بە تەرتیبێک لە کۆمەڵی ئاڵوگۆڕ هەبوو و دکتۆر عەباسیش باسی ئەوەی کرد کە ئەو ئاڵوگۆڕە بە پێچەوانە شکاوە نەتیجەکەی بە پێشەوانە شکاوە بۆ
ڕژێمیشە نظری لەسەر ئەوە چییە بۆ خۆ دووە لەو چوارچوەی ئەو باسەدا بیرۆڕای تۆ چییە؟ یەکشتان ئەرزکە من لە ئیدامی باسەکانی هەردوو بەڕێز ئەتوانم لە دوو ڕوانگۆ چاو لەو باسەکەم، ینی بابەتێکی تێئۆریکە بە بابەتێکی عملی. بابەتی تێئۆریک هەر و کارەیە کە زۆربەی نەزەریە پەردازانی مارکسیست چ لیبرالەکان هاتن لەسەر ئینقلابی ئێران و حتا بەخشێک لە ئینقلابەکانی کاریان کردو و بە هەر حاڵ بەو نەتیجە گەیشتن کە ئەو ئینقلابە هەم هۆی تەبەقاتی بووەوە هەم هۆی بەاصطلاح ئەرزشی بووە و بەخشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ناوەڕۆکی خودی حکوومەتی پەهلەوی دووەم کە ناوەڕۆکی ئەو حکوومەتە بە شێوەیەک ڕۆشتێتە پێشۆ کە لە نەهایەتە ئەیتوانی مۆجر بە لە بینچوون و نابودی ئەو حکوومەتە بێ. ئیسا لەباری تێئۆریک و ئەرسانەکەم نەزەریەکان زۆرن کە من گەرەک ناوێت تەکتەکشمە سەر نەزەریەکانانی کەسانێک وەکو تێدا ئێسکاچ بۆ وەکو میشێل فوکۆ وەکو چارلز جانسون و زۆر کەسیکە کە هاتن لەسەر ئینقلابەکان کاریان کردەوە هەر کامێکیان ڕوانگەیەکی تایبەتیان بۆ یا حتا زۆر کەسێن مەسەڵەن نەزەریەهای پێشەوە کەسانێک وەکو هانا ئارێنت کە پێش لە ئینقلابی ئێران مرد بەڵام دێن خودی ئەو ڕوانگەی هانا ئارێنت ئەهێنە ناو ئینقلابی ئێران بە شێوەیەک تەطبیقیان بزانن چەندێک دەتوانێت ئەو شتە لەگەڵ یا هەماهەنگ بێت دروست بێت یا لە چ جێگایەکە ئەو نەزەریانە جواو ناتۆ. بەڵام ئیشارەی ئەسلی من لە ئەسڵ بە ئەو چوارچێوە عملیە ئەو شتێکە عمەڵەن لە ئێرانە ئیتفاق کەوتانی ئەگەر ئێمە بین لە دوای حکوومەتی قاجار و وەختێکە حکوومەتی پەهلەوی دێتە سەرکار حکوومەتی پەهلەوی لە ناوخۆیە ئەو زەمینەی بوو کە ئاڵوگۆڕێکی تایبەت لە ئێران ئیجادکە ئەو ئاڵوگۆڕە فقط ئاڵوگۆڕێکی ناوخۆ نەبوو بەخشێکی ئاڵوگۆڕێک بوو کە لە سیستمی جەهانی بە تایبەت لە دوای شەڕی دووەمی جەهانیە حاکم بوو بە تەئسیری لەسەر ئێراندانا ئەوەی کە حکوومەتی پەهلەوی مەجبور بوو ئەو دەوڵەتە مەجبور بوو بەخشێک لەو ئاڵوگۆڕە بێنێتە ناو خۆی بەکو ئەوەی کە حتا بێت نوعێک نۆسازی سیاسی کاتوە لە ئێرانە دەست بە ئاڵوگۆڕێک بات کە ئەو ئاڵوگۆڕە بەخشێکی زۆری ئابووری بوو اقتصادی بوو بە تەغییراتێکە ئیجادی کرد وەکو تەغییراتێکە لە تەبەقاتی ئیجتیماعی ئەوەی کە لە ناو بۆ نمونە تەبەقەی مەسەلەن زەمیندارانی ئەنجامیدا هەروەکە کاک ئەحمەد ئیشارەی پێکرد ئەوەی کە دوایەوە خودی پەهلەوی دووەم محەممەد ڕەزا شا دێت لە باسی ئیسلاحاتی ئەرزی ئەنجامیات بە شێوەیەک باعثە بێت تەبەقەیەکی جەدید شکل بگرێ ئەو تەبەقە جەدیدە بە هەر حاڵ داخواست و انتظارێکی تایبەتی بوو کە زۆر کەس بیان وایە حکوومەتی پەهلەوی نەیتوانی جواری باتۆ ینی هەرو شتێکە وەکو تۆسعەی نامتەوازن باسی لەسەرەکەن کە ئێران لە مەرحەلەی گۆڕانە بوو تۆسەیەکی اقتصادی ئابووری بوو کە ئەو تۆسە ئابووریە هەرچەند زۆر کەسی شەسە منتەقدی ئەو شتەنەڵێن ئەوەی کە بازان ناوی تۆسای ئابووری ئەیناسین زۆرتر ڕۆشتێکی اقتصادی بوو ڕۆشتێکی ئابووری بوو کە لە دەورێکی خاصە ئێران توانی بەدەستی بێنێت بەڵام ئەوە تۆسعە نەبوو شتێک نەبوو بەناوی تۆسای ئابووری بیناسین بەڵام خۆ لە عینی حاڵە ئەو تەغییراتە و ئاڵوگۆڕی کە حکوومەتی پەهلەوی بەتایبەت پەهلەوی دووەم کە ئیجادی کرد باعث بوو تەبەقەی متەوەستی شاری شکل بگرێ و ئێمە تەبەقەی قەدیمیمان هەیە تەبەقەیەکی متەوەستی سنەتیمان هەیە کە بیرروڕای بنیادگەرایانەی قەدیمیان بوو وەکو مەسەلەن مەلاکان وەکو تەبەقەی ڕۆحانیەت کە لە بەرابەر خودی حکوومەتی پەهلەوی ڕاوێستان چون گەرێکیان بوو ئەو شتەی کە نەمادی قەدیم بوو حەفازەتی لێکەن پیان وا بوو خۆیان بە نەمایەندەی سنەتەکان نەزانی و ئەوە خۆی بوو بۆ بەخشێک لە مشکل بۆ حکوومەتی پەهلەوی هەرچەند بە سوورەتی تاریخی باس خودی مەلاکان بە سوورەتی تاریخی بەخشێک لە مەشروعیەت بەخشی بوون بە دەسەڵات بە تایبەت پاشاکان هەر لە دەورەی قەدیم و تا دەورەی قاجار و حتا لە دەورەی پەهلەوی شەرابە ناتوانین بڵێن ئەوە حتمما بەلزومن مۆجر بەوە بوو کە ئەو حکوومەتە بڕوخێ بەڵام لە جێگایەکە بەخشێک لەو ناڕزایەتیە بوو و لە جێگایەکە ئێمە ئەو تەبەقەی متەوەستی شاریە ئەبینین کە وەختێک ئەو تەبەقەی متەوەستی شاریە شکلی گرت ئەوانەی کە بنەمایەکی لیبرال بنەمایەکی بەرحاڵ فکری دیموکراتیکتریان بوو ئەوانەی کە قسەیان لە قانونە کرد قسەیان لەوا کرد کە ئەشێ ئەو حکوومەتە حکوومەتێک بێت کە جواو بات و بەرپرس بێ بە نسبەتی ئەوەی کە ئەنجامیات ئەوەی کە تۆسەیەکی ئابووری اتفاقەکەوێ منێک ئەچمە دانشگا لە دانشگا فقط ئەوە نیە فیزیک و شیمی فێر بم من لەگەڵ ذهنیەت و بیرروڕای تازەیش ئاشنا ئەبم من فێرە بم کە دیموکراسی چییە پارلەمان چییە
حزبی سیاسی چییە بە بەخشێک لەو شتێکە وەکو ئینتزاری خەڵکەی ناسین تەبەقەی متەوەستی جەدید بە شێوەیەک فێر بوو بەڵام حتا خودی ئەو تەبەقەی متەوەستی جەدیدەیش هەموویان یەکدەست نەبوون هێشتا بەخشێکیان لەگەڵ تەبەقەی قەدیم لەگەڵ تەبەقەی متەوەستی قەدیم ارتباطیان بوو بەخشێکیشیان بە هەر حاڵ باوەڕیان بە سێکۆلاریسم بوو بە لەگەڵ ئەو تەبەقەی متەوەستی جەدیدا ئێمە ئەتوانین بڵین تەبەقەیەکی جیاوازیش بوو تەبەقەی کاریگەر هەرچەند زۆر سەختە بین تەقسیم بەندیکەین بڵین لزومەن لەو دەورە تەبەقەیەکی کاریگەر شکلی گرتبوو چون زۆر کەس پێیان وایە کە تەبەقەی کاریگەر شکلی نەگرتبوو هەرچەند کاریگەر وجودی بوو بەڵام بۆکو ئەو شتێکە لە ئەوروپا ئەیبینی نەگەت بەکو تەبەقەی کاریگەری بینی ئێمە لە ئێرانە ساختارێکی تەبەقاتی جیاوازی مشخصمان بۆ کاریگەر نەبووە بەڵێ لەگەڵ ئەوەیشا زۆر کەس باوەڕیان وایە ئەڵێن ئەو تەبەقەی کاریگەرە یا ئەو قشرەکە شکڵیان گرتە بوو بەهۆی و ئاڵوگۆڕێکە لە حکوومەتی ئێرانە ئیجاد بوو ئەوەی کە ئێران بە هەر حاڵ ئەچوو بە سەمتی نەوسازی ئەچوو بە سەمتی نەوەیەک تۆسەی اقتصادی ئەوانیش داخواستی خۆیان بوو ئەوانیش بۆ نمونە مەسەلەن ئیتحادیە کاریگەریان گەرە بوو بەڵام و ئیتحادیە کاریگەریە هیچ جۆ ئیتحادیە کاریگەریە نەبوو کە لە ئەوروپا ئەیبینین لە وڵاتای غەربی بینین یا حتا لە بەخشێک لە وڵاتای ڕۆژهەڵاتی ناوڕاستەی بینین کە لەو دەورە ئەیانتوانی شکڵ بگرێت ئەمە خۆی ناڕۆزایەتێکی ناوخۆی بۆ تەبەقاتی ئێران ئیجاد کرده بوو بەل لەگەڵ ئەوە ئشارە بەوا کرد کە ئیسلاحاتێکە حکوومەتی بەتایبەت محەممەد ڕەزاشا ئەنجامیدا ئەو ئیسلاحاتێکە لە دەهەی چلا ئەنجامیدا فەرزەن ئیسلاحاتی ئەرزی کە ئەنجامدا ئەوە خۆی ناڕۆزایەتێکی لە ناو زەمیندارەکان ئیجاد کرد هەرچەند ئەو ڕوانگەیشەیە کە خودی و ئیسلاحاتە باعث بوو کە ئینقلابی ئێران چەند ساڵ کەوێتە دواوە ینی وەکو شتێکی باش ئەیبین نەوەکو شتێکی خراپ زۆر باشە لە خەندێم وڵاتەگەر لێرە بۆ سیکاگەمی فەرمەوە گەر تۆ تێبینیە سرنجێکت لەسەر قسەکانە بێ بۆی بچینە باسێکی تر بەڵێ زۆر سپاس بڵای ڕاستیەکەی هەروەکو کاک ئەحمەدیش ئاماژەی پێکرد شۆڕش یان ئینقلاب لە ڕاستیە ناتوانیت بۆ ئامادەکاری بۆ بکەیت یا بکەیت بەڵکو شۆڕش ڕوو ئەدات و کۆمەڵێک فاکتەر یان کۆمەڵێ مؤلفە هەیە لە هەر کۆمەلگایەک بۆ نمونە دکتۆر وەلیش ئیشارەی پێکرد ئەوەی کە لە پێش ئینقلاب کرا بە چەندین قۆناغە دوای ئینقلاب هەر ئەو ڕووداوانە لە ئێرانە ڕوو ئەداتەوە بەڵام هێشتا ینی ئاکامەکەی ئەوە نەبووە کە شۆڕشێکی تر ڕووبا کەوایە من ئەگەر بمەوێ بابەتە ینی تەوەری بابەتەکە بە شێوەیەکی تر بگەین بە جەمبەندی و مودێلێک من لە بەرچاوکردنی هەموو ئەو تێوەریانە کە لەسەر ئینقلابەکان هەیە لە بەرچاوکردنی هەموو ئەو تێبینیانە کە لەسەر شۆڕش و ئینقلابەکان هەیە چ لە ئەوەی کە وەکو ئابراهامیان بڕوای بەوە هەیە کە گەشە سندن یان تەوسعەیەکی ناهاوتا یان ناهاوتەریب لە ئەوە بووە بە هۆکارچە ئەوەی کە بڕوای بەوە هەیە کە لەبەر فەقر یان ئەو گرانیە کە دروست بوو دوایەوەی کە قیمەتی نەوت دووبارە هاتە خوارەوە ینی ئەگەر بە هەموو ئەمانە لە بەرچاو بگرین ینی ئەبینین کە هەر بیرمەندێک ئولگویەکی داهاتە دەسم پێم خۆشە بابەتەکە بەرین بەرەوە ئەو ئاراستە کە لەبەرەوە باسەکەی ئەم تەوەرە جەمبەندی بکەین ینی ئەگەر ڕوانگەیەکی کۆمەڵناسیانەیشمان بێەوە بەشێ زۆر لە سەرچاوەکانە ئاماژە ئەکرێت بەمەکە لە پێش شۆڕشی 79 محەممەد ڕەزاشا جیاواز لەو بە کێشە دەرونیانەوەکو نەخۆشی و زۆر شتی تر کە بووی و ئەوەیش بێگومان کاریگەری بووە بەڵام محەممەد ڕەزاشای پەهلەوی یەکەم جار دای لە ئەوەی کە پێ ئەڵێن خۆردە بورژوایان سەنعەتە بچووکەکان پیشەسازیە بچووکەکان و احتمامێکی دا بە پیشەسازی گەورە و سەنعەتێکی ئەو سەنعەتە گەورانە کە بەژێکی مونتاژە کراوە هێنایە ناو ئێران و ئەمە جۆرێک تردکردن یان خستنە حاشیەی بەشێکی زۆر لە لایەهای اجتماعی بوو کە پێشتر تەسیریان بوو و هەروەها بە ئیسلاحاتی ئەرزیش کە کردی بەشێ زۆر لە ئەشرافی لە خۆی دوور کردو و ئەمانە بوو بە هۆکار و لە ئەسەری ئەو وتارەی کە ئەحمەدی ڕەشیدی مطلق ئەینوسێ و ئاگا بە نقطەی بەزەنگا و منجەر بە ئینقلاب یعنی من پێم وابێ ئەگەر بگەین ینی باس لەو مۆدێلە بکەین بعد ینی
سەرنجەکەمان ئیمڕۆ بێت بەراوردی بکەین لەگەڵ وەزیەتی ئیمڕۆ باس لەوە بکەین کە ئایا ئەوە کامە مدێلە ئایا سرفی ڕوانگەیەکی سیاسی بڵێ ئەبێ حتمما ئەرتەش یا نەهادی حاکمە اختلافی تێبکەوێ ناکۆچیان تێبکەوێ ئەوە منجەروێ بە ئینقلاب منە چارستیلی باسی ئەوواگاکە ئایا ئەوە کافیە کە ئینقلابی ڕووبا یاننا نگاهێک لە خوارەوە بدبێەوە ئەو جموجۆڵە کە لە خوارەوە لە کۆمەلگا ببێ کۆمەلگایەکی بزۆز و شۆڕشی بەردەوام تیاابێ یا ڕاپەڕینی تیاابێ وەک ئەم 6 ساڵ دواییەکە لە ئێران هەیە کامە مدێل لە زیاتر بە سەرنجدان بە وڵاتانی تر بە ئەزمونونەکانی تر لە وڵاتەکانی تر کامە مدێل لە زیاتر ئایا ئەوەیە کە لە هەیئەتی حاکمە ناکۆچی ببێت زیاتر منجەروێ بە ئینقلاب یا شۆڕژ یا ئەوە ئەگەر جموجۆڵێک یان ڕەهبەرێکی ببێ بزوتنەوەیەک لە ئارا بێ دروشمێکی ببێ هێژەمۆنیەکی گوتاری بۆ جۆرەکە گرامشی باسیەکە ساز ببێت دژ بە حاکمیت ئایا تەقویەتی ئەمە زیاتر ئەبێ بە شۆڕژ منجەر بە شۆڕژ یا لە هەیئەتی حاکمە من پێما بێت ئەگەر وەکو پرسیارێک یا وەکو نەزەرێک لە دکتۆر عەباسی وەلی وەربگرین پێما بێت ئەگەر وەڵامێک وەربگرین پێما بێت ینی ئەگەین بە پەنجەرەیەکی تر بکاتەوە بۆ باسەکە. فەرمووکە دکتۆر. ینی بە باوەڕی من بەحسەکە ئەو جورەی کە دەستی پێکرد هێندێک ئیمکانی شیکردنەوە و تەحلیلی کەم کرد کەمی کردنی پرسیارێکی زۆر عەزیم دامەزراندرا کە ئەوە بەو شێوەی جوابدانەوەی زۆر زەحمەتە ببوورە من ئەو ئەشتێم لە بیر هاتەوە دەڵێ لە ساڵەکانی 1960 لە چۆین لای ئەو دەمی شت بوو سەرۆک وەزیرانی چین بوو لەیان پرسی کوتیان نەزەرت لەسەر ئینقلابی شۆڕشی مەزنی فەرانسە چییە 200 ساڵی لە گوزرا بوو کوتی جارێ زووە باسی بکەین کوتی جارێ زووە تێدی بگەین کە بزانین چۆنە ئەم نامێەوە مەسلەی تکرار بکەمەوە وەلی پرسیارێ وەڵامە دێمە سەر ئەو مەسلەی کە ینی بۆ عدێکی کۆمەڵ ناسانەیە ئەگەر بدەینێ خوب دەکرێ و کارێ بکەین ئەوە زۆر باوە کە دەڵێن حکوومەت شای تێکچوو لەبەرەوەی کە شا ینی شتی کرد ینی لە نەزەر ئابوووریەوە وڵات چۆ پێشێ دەژێر سیاسەتەکانی وانەدا و تەبەقەی مامناوەندی چینی مامناوەندی زۆر دەوڵەمەند بوو زۆر گەشەی کرد زۆر بە ئیستیلا لە نەزەر کەمیەتیەوە زۆر بوو فلانەوانە ولی دە عینی حاڵدا کولەن دەسەڵاتی سیاسی نەدانێ واوانە لە نەزەر ئابوووریە وەزیان باش بوو ولی هیچ جورە ینی بەشداریەکیان لە دەسەڵاتی سیاسیدا نەبوو ئەوە بەحسێکە کە زۆر دەکەن ینی بەشێوە یا ئەو مەسلەی کە چون ئێران وەکو ئابراهامیان مەسەلەن دەڵێکەوە تووشی جورێک شت بۆ جورێک ینی جورێک ڕشت و تەکاملی نامەوزوم بوو فلان و ئەوانە هەموو دەتوانێت بە تەرتیبێکی فکر دەکەم بەشێک یا ئەو پەڕی بتوانێت بەشێکی واقعان مەسلەی ئینقلابی ئێرانێ وەکو دیاردێکی مێژووی تۆزێک بدا بە هیچ وەج ئەوانە هیچیان ناتوانن ینی تەفسیرێکی گشتی و تەسویرێکی گشتی لەو گۆڕانکاریەی مێژووی کە لە ئێرانی هاتە پێشێ بەدەست بدەن و تا ئێستاش بە نەزەری من هەروا بۆ یعنی هیچ تعبیر و تەفسیرێکی لێ نەکرد زۆر مەسەلە هەیە کە دێرەدا
ئەمە باسی دەکەین وەلی بچینەوە سەر و بەحسەی کە هاتە پێشە دە مەوردی گرامشیدا هاتە پێشێ ئەرزی بە خزمەت بکەم گرامشی شتێکی هەیە کە زۆر کەم بە نەزەری من ینی ئاماژەی پێ دەکەن زۆر کەم تەوەجهی پێ دەکەن زۆر کەم ئەویژەوەیە کە ینی دروستکردنی هێژمۆنی و ڕووخاندنی هێژمۆنی دوو پرۆسەی کاملەن جیاوازن یعنی ئەگەرە تۆ فکر بکەیەوە کە ئەو جورەی کە هێژمۆنیەک دروست کراوە ئەگەر بەرعکسی وەی بڕۆی ئەو هێژمۆنیە دەشکەیە ئەوە کارێکی غەڵەتە شکاندنی هێژمۆنی شتێکی تایبەتیە و پرۆسێکی تایبەتی خۆی هەیە و ئەوەی کە واقعاً هێژمۆنی ئەگەر بڵین هێژمۆنی سیستمی هەردووک سیستیمە من هەمیشە ئەو دوانە پێکەوە قیاس دەکەم ئەوەیە کە ئەو هێژمۆنی شکاندۆ دا ئەسڵدا هەرەکەتەکانی خەڵکی لە بنەوە نەبووە بە باوەڕی من دە هەردووک مۆرداندا سیاسەتەکانی غەڵەت تەمەرکوزی قدرەت بەستنی پرۆسەی سیاسی ئەوانە دە هەردووک ڕێژیماندا سەبەب بووە کە ڕێژیم هێژمۆنەکەی بە دەستی خۆی بە سیاسەتەکانی خۆی وێران بکە ئەلعانەکە دە زمانی شایدا ئەو مەسەلە هەبووە دێرەشدا ئەو مەسەلەی ئەلعانەکەش دەبینین کە ئەو ڕێژیمە بە دەستی خۆی قەیرانی مەشروعیەتێکی کە لە ساڵی 2009 بەولاوە دەیتوانی چارەسەری بکرێ نەیکرد و ئەلعانەکە بەجگایەکی گەیشتووە کە ئەسەن لەو قەیرانێت تێپەر بووە وەدە ئیشاژ عینەن ئەو جورە بوو شا تەوەجۆی بەوەی نەدەکرد یەک مەسەلەی هەبوو کە شام فکریەوەی دەکردەوە کە ئەگەر وەزی ئابووری کە پاش هەرو جورێک کە ئەحمەد ئیشارەی پێکرد پاش 1974 کە قیمەتی نەفتی 4-5 بەرابەر بووە لە پڕایەکی ئێران شتێکی ینی پارەیەکی جار زۆری هاتە دەستی شا دقیقەن وەکو ئەو کەسانە بوو کە ینی ئەقلانیەتێکی زۆر بەرتەسکی سیاسی هەبوو ئەویژەوە بوو کە ئەکە فکری دەکردەوە کە ئەگەرە تۆ پارەت هەبێ دەتوانی پێشرەفتی اقتصادی و سیاسی دروست بکەیت و ئەوە وا نەبوو ئەمنەوەی کە دژێرمەوە لەسەر شتێکە چۆن هێژمۆنی دەشکێ ئەمن لەگەڵ دووسێ کەسان پاش انقلابێ کە لە نظامی ڕێژیمی شایدا پۆستی زۆر گرنگیان هەبوو یەکیان هاشمی پسران بوو کە سەرۆکی بانکی مرکزی بوو یەکیشیان کە عالیخانی بوو وەزیری اقتصاد ئەوانە قسەم کرد پاشان بۆ شتێکی کە دەمنووسی مصاحبەم دەگەڵ کردن ئەوانە هەرچیان شتێکیان دەویست کە شا عینەن بەو ئەقلانیەتەی کاری دەکرد کە پارەت هەیە دەتوانی هەموو کارێکی بکەیت جا ئەوە دە سیاسەتدا چۆن ڕەنجیداوە چۆن هێژمۆنی خۆی بەوەی شکاندشە باسیەوەی دەکەم هێژمۆنیەکەی ئەوە بوو کە لە کۆنفرانسی ڕامسەری ئەوە لە گاجرێ ئەوانە هاتن تەواوی دانیشتون وزەرا دانیشتون شا لەوێ بەرنامەیەکی 5 ساڵەیان هەیە و بەرنامە 5 ساڵە مەسەلەن فکر فەرزەن دەڵێم دەبوو 4 میلیارد دۆلاری تێدا خەرج بکرێ لە 5 ساڵاندا ئەو 4 میلیارد دۆلارە دە 5 ساڵانەدا ئەو ئامانجانیان بۆ داناوە شا پاش ساڵی 1974 بەو نەتیجەی گەیشت کە تۆ گەر پوڵت هەبێ ئەگەر پارەت هەبێ لازم نە ئینتزاری وەختی بکەیت لەوێ هێنا مەسەلەکەی هێناوەی کە پێیان گوت دابلینگ دی پلان یعنی پلانەکەی دوو قات کرد بەو معنایەی کە هێنای 5 ساڵەکەی کردە 3 ساڵ و پارەکەی کە 8 میلیارد مەسەلەن دەڵێم مەسەلەن 4 میلیارد بوو کردیە 9 میلیارد ئەوجێ دەکەیت
چی لە هادەوە ئەمە واردی پرۆسێکی بووین کە اقتصادەکە ئەوەی کە بەشتی اقتصادی پێ دەڵێن اقتصادەکە گەرم داهات یعنی ئەوەندەی پارە و سەرمایە تێکرا بوو کە نەیدەکێشە نە بە ئەندازەی کافی ڕێگایان هەبوو نە بە ئەندازەی کافی ڕێگای ئاسنیان هەبوو نە بە ئەندازەی کافی کامیۆنیان هەبوو نە بە ئەندازەی کافی مەهەندسیان هەبوو نە بە ئەندازەی کافی دکتۆریان هەبوو نە ئەندازەی کافی کارگەری ماهریان هەبوو ئەوەی کە هەبوو فقط پول بوو دە بازاری کرا ئەوە بوو کە لە ساڵی پێنج بۆلاوە لە 76 اقتصادەکە گەرم داهات وەختێکی کە گەرم داهات دەستی شت بوو یعنی ئەمە تووشی چ بووین تووشی لە ئێرانە تووشی تەوەڕومێکی شەدید بووین تەوەڕومەکە کە شەدید بوو ڕێگاکەی ئەوە بوو کە سیاسەتێکی دیفلیشنەری یعنی سیاسەتێکی دژ بە تەوەڕومی بێن نەپێشێ دەودەمیدا کۆنتڕۆلەکەی زۆر زەحمەت بوو کۆنتڕاوە تا هاتن مەسەلەن شتی زۆر منداڵانیان کرد جەماعەتێکیان دروست کرد ئەوانیان دەناردە بازاری تاجر و بیزنسمەن وانیان دەگرتن بە جرمی گرانفرۆشی و ئەوانەیان دەبرد جەریمەیان دەکردن شتێکی بێمانە لەسەر ئەوەی کە هات بۆ پێش لە ئێرانێ و گەرم داهاتنی ئیشتەکەی سیستمی ئابوورەکەی ئەوە شتێکی ستراکچرال بوو شتێکی بنەڕەتی و بنەمایی بوو ئەوە بەوەی تەمبێکردنی 4 تاجر و چند بازرگان و نازان فلان ئەوانە نەدەکرا ولی شا ئەوەی قبول نەدەکرد وەختێکیش لە جارێکی لە مصاحبێکی پێیان پرسی کە تۆ ئەو کارت کردۆ ئایا ئەتۆ ئەو تەخەسوسەت هەیە لە ئێرانێ ئەو کارگەری ماهر و بە تەخەسوست هەیە و کارە بکە بە ئەندازەی کافی مەهەندست هەیە بە ئەندازەی کافی دکتۆرت هەیە جوابەکەی شایەوە بوو کە خەڵکەکەی من وەکو مەیمونی وان ئەوانە دەتوانن هەموو شتێک تەقلید بکەن لە وەختێکی زۆر کەمدا ئەینی جوابەکەی بوو تەوەجۆ دەکەی مەسەلەکەی کە ئەوە بوو یعنی شا پرۆسێکی لێرە دەست پێ کرد فقط و فقط دەژۆ باسی تەمەرکۆزی قدرەت دەکەم ئەینەنەو مەسەلە لە ئێرانی تکرار دەبێتەوە زۆر سەیرە و عەجایب ئەوەیە کە ببوورە الآن بیڕاهێکی لێ دەدەم کە الآن ئۆپۆزیسیۆنی سەلتەنەت تەلەبیش دەڵێن نە دێمۆکراسیمان دەوێت نە هیچمان دەوێت فقط پیاوێکی مقتدرمان بێت لەسەرێ چەکمەی دەبەر بکە هەموو بە شەقام بدا مەملەکەتەکەی یا تەنزیم بکە ئامادە بکاتەوە بێتەوەمەش چەکمەکانی بلێسینەوە تەوەجێ دەکەی ئەلبەتە ئەوە شت کتوێتی ئەو ڕۆژنامە نووسەرەکەی زمانی شای ئەمیر تاهیر بەڵێ وڵات ئەگەر ئیجازە بدەی بەبەستەوەیە کە شکانی هێژمۆنی لێرەدا شەباهەتێکی دەبینم بینی ڕژیمی شای و ڕژیمی جمهوری ئیسلامی لە هەردووکیاندا هێژمۆنیەکە بۆ خۆیان لەسەر ڕاشکاندویانە پاشان وەختێکی کە لەسەر شکاوە مەشروعیەتی ڕێژیمی نەماوە ئەو دەمی فشارەکانی لە خوارێڕا دەستی بەوەی کردو کە کارگەری پیدا بکە لە هەردوو ڕێژیمیدا بە باوەڕی من ئەو شەباهەتە هەیە زۆر باش کا دکتۆریان کاک سوپاس بۆ تۆ کاک ئەحمەد کاک دکتۆر عەباس باسی ئەو پلانە اقتصادی کرد لە هەمان کاتە مەسەلەی ئازادی سیاسیەکان و مەسەلەی گەلانی غێرە فارس لە ئێرانە زۆر باز لەوە کرێ کە بەڕاستی ئازادی سیاسی نەک نەبوو چالەکانی سیاسیش بە ڕێژەیەکی زۆر چوونە زیندانەکان لە سەردەمی ڕژێمی شاوە تایبەت ئەوانەی بەرەی چەپ زۆرترین کەسیان دەستگیر کرا چ لە ئاستی فارس و لە غێرە نەتەوەکانی غێرە فارس و زۆر باز لەوە کرێت کە لە گەلانی ئێرانە گەلانی ئێران بەشدارێکی چروپڕیان لە شۆڕشی 57 هەبوو ئێستا گەر بەراورد بکەین لە شۆڕشی ژیناوە ئەو ڕۆڵەی کە گەلانی غێرە فارس وەکو کورد وەکو بەلوچ وەکو ئازەریەکان وەکو عەرەبی ئەهواز تایبەت کورد و بەلوچەکان سنتری ئەم شۆڕشن زۆر باز لە بەشداری ڕاستەقینەی گەلانی ئێران ئەکرێت لە گەلانی غێرە فارس ئەکرێت ئایا بەڕاستی تۆ وەک کەسێک کە ئەو کاتە ئاگاداری ڕووداوەکانی
گەلانی غێرە فارس بەشدارێکی ڕاستەقینەیان نەبوو یا کورد بەتەنها لەو چوارچێوە توانی مۆرکی خۆی لە شۆڕشی 57 بەشداری هەبوو دەتوانین لەو تەورا باسی وەش پێنایە بەڕاستی کورد بە ئامادەی و بەشداری لە شۆڕش کرد و هەماهەنگی و یەکگرتووی هەبوو جنابەت ئەو ڕووداوانەوە وردەکاریەکانی ئاگادارین حەزەکەم ئەو تەوەرە جناب بتوانی زۆر سپاس جارێ ئەوڵ داوای لێبوردنەکەم ئەو جار من تەلێفۆنێکم بۆ هات من بە تەلێفۆنەکەمەوە خەریکم قسە دەکەم بۆیە مشکلەوەم بوو حەزەکەم شتێ لەو قسانەی کاک دکتۆر عەباس کە باسی کرد لەوە بگێرمەوە کە وابزانم ئێوە ئاگادارن هەموو یعنی ئێوە ئاگادارن بەڵام ڕەنگە بەشێ لە بینەران نەزانن کە دکتۆر حەبیبی لاجەوەردی شتێکی هەیە بە ناوی تاریخی شەفاهی ئێران لەگەڵ 137 کەس لەو کەسانە و دوانیانەوانن کە کاک دکتۆر عەباس ئاماژەی پێکرد قسەی لەگەڵ کردوون شتی سەرنجڕاکێشی زۆر تێدایە بەڵام بە تایبەتی یەکیان ئەڵێ وەختە دانیشتە بووین و بەرنمەیەکی ئابوووریمان دانابوو بوو داڕشت بوو و هەمووشیان وەزیرەکان کەسی پسپۆر بوون دانیشت بووین و خەریکی کارەکەی خۆمان بووین لە پڕە شا لە کۆبوونەوەکەدا بوو تیجاوە ئیسلاحاتی ئەرزی بەڕێوە دەبین و یەکێ لە وەزیرەکان ئەوەندە جورئەتی کردبوو وتی قوربان ئێمە آخر بودجەمان بۆ ئەوەدا نەڕشتووە بودجە بۆ شتێکی دەرداڕژراوە و ئەوە وابزانم 6 مانگ یان 9 مانگ لە بودجەکەش بزەراوە وەشا زۆر بە تەحکمەوە دەڵێەوە لە هەموو ئەوانە بگەڕێن دەبێت ئەمە بگرن بەدەستەوە یعنی ئەوەی کە ئەو دەسەڵاتەی کە لەسەرەوە بوو ئەو پسپۆریەی ئەو جوابای داوەتەوە کە کوتێتی میلەتەکەی من مەیمون و ئەو جوزیاتەی کە کاک دکتۆر عەباس باسی کرد ئەمە خۆی نیشان ئەدا کە حکوومەتەکە چ حکوومەتێک بووە بەرەو کوێ ئەڕۆیی لەسەر مەسەلەی من یەکشی تریشم لە بیرە ساڵ 1974 لە بیرما من لە ئاهواز بووم وەختێکە لە پۆرتۆگال کودتا کرا و ڕژیم لەوێ گۆڕدرا لە بیرمە جەماعەتێک بووین بە دەریۆکۆ باسمانە کرد یەکێک جملەیەکی جالبی بود وتی ئەمشەو زۆر کەس خەوی لێ ناکەوێ ساڵ 1974 وتی ئەمشەو زۆر کەس خەوی لێ ناکەوێت تەبعەن مەبەستی ساواک و ئەوانەی کە دەسەڵاتی حکوومەت بوون دەمەوێت بڵێم کە ئەو کەسانەی کە لە پشتەوە بیریانە کردەوە یا لە داهاتووی ڕژیم چۆرچێتە پێشەوە زۆر ئاگایان لەوە نەبوو کە ئایا ئەم ڕێگایی کە ئێمە گرتومانەتە پێش چەندە بەرەو پێشمانە ڕوا یا ئەوەی کە هەردیسان کاک عەباس باسی کرد بەرەو تێکشکاندنی ئەو هێژەمۆنیەمان ئەبا ئەوەیان نەکرد لەسەر مەسەلەی بەشداریکردن هەر دیسان بۆ مەسەلەی کورد وەڵا شتێک زۆر جالبە ئەویژەوەیە شا لە مانگی هەشتی ئێران لە ئۆکتۆبری 1970 گفتوگۆیەکی هەیە لەگەڵ عەلی ئەمینی دکتۆر عەلی ئەمینی کە پێشتر سەرۆکوەزیری بووە و پەنای بەو بردووە کاسێتەکەی ماوە کاسێتەکەی چەند ساڵ لەمەوبەر یەکێ لە ڕۆژنامەکانی جمهوری ئیسلامی بڵاویان کردەوە لە جێگایەکە ئەڵێ بابە دەرفەتێکی ترم پێ بدەن و بۆ ئیسباتی ئەوەی کە پێویستە دەرفەتێکی تری پێ بدەن مەسەلەی کورد دێرێتە پێشەوە دەڵێ این چیزایی که در کردستان میگن این شعارهایی که در کردستان میدن ئەو شعارانە کە دەیدەن ئێوە دەتان ڕووی لە خەڵکی ئێرانە دەیەوێت خەڵکی ئێران بترسێنێ ڕێک ئەو ترسانەی کە ئێستا بەشێک لە ئۆپۆزیسیۆنی بەناو پێشکەوتوی ئێران خەڵکی ئێران دەترسێنێ کە ئەگەر کورد باشی مافینەتەوەی خۆی بکە ئەوە ئەبین بە سووریەوە ئەوە بە نازانم بە لیبیەوە بەچیەوە بۆی ئەگەر دێتە سەر باسی ئەوەی کە گەلانی ئێران و ئەوە چۆن هاتن تەبعەن ئەم ستەمەکە لە هەموو جێگایەک بوو بەڵام لە حاشیە زۆر زیاتر بوو لە کوردستان کە ئەوە پێویست ناکات بڵێم کە مێژوەکەی معلومە چی ڕوویدا بوو کۆماری کوردستان و دوای بزوتنەوەی 1966 و ئەوانە بەڵام یەکەم خۆپیشاندان دوای نووسینی ئەو شتەی کە کاگەمین باسی کرد ئەو نووساوەکەی لە ڕۆژنامەی ئیطلاعاتە هاتە دەرەوە ئەوە بوو کە لە مانگی ژانویەی 1970 لە یعنی ڕێک 13 مانگ پێش ئەوەی شابڕۆخەیە لە قۆم خۆپیشاندانێک کرا کە دێ کوژران چلەی قۆم بوو ئەوەی کە لە تەورێز خۆپیشاندانەکە کرا ئەوانە
وردە لە دوای تەبرێز بەولاوە بڵاوی پێکرا ئیتر چووە ناو قشی جۆرا و جۆر کرێکارانی جۆرا و جۆر یەکەم خۆپیشاندان کە لە کوردستان کرا زۆر درەنگ کراوە یەکەم خۆپیشاندان ناوەڕاستی مانگی جۆزەردان کراوە سەرەتای مانگی 1970 لە ببورن ئەو ژانویەکە هەڵەموت 1970 بوو نە 1970 بوو لە ژوانی 1970 لە خۆپی لە ناشتنی تەرمی کاک عەزیزی یۆسفی کە تازە لە زیندان هاتبووە دەرەوە ئەو سخۆڕانیە بەناوبانگەکەی مامۆستا شەعیزەدین و ئەوەی کە خەڵکی مەهاباد بە بۆچوونی من یەکەم خۆپیشاندانی کوردستان لە مەهاباد لەوێ کراوە دوای ئەوە مانگە دواتر لە سنە کراوە و 2 مانگ دوای ئەوە لە سەقز کراوە و وردە شارەکانی تری گرتەوە بەڵام ئەوەی کە لە کوردستان هەمیشە ئامادەجی بووە کوردستان هەمیشە ئامادەی ئەو بووە شڵەژانێک ببێ لە عێراق لە سووریە لە تورکیە لە ئێران و ئەو بێ بەشداری بکە لەبەر ستەمی میلیە کە لە کوردستان بووە لەبەر ئەو مێژوەیشی کە بوویەتی و مێژووی خەباتێکە لە کوردستانە بوویانە بۆیە دەتوانین بڵێن بەڵێ شۆڕشی گەلانی ئێران بوو بەڵام بۆ جاری یەکەم مجموعەیە شعار و دروشم هاتە پێشەوە کە ئیتر ئەوە جیاواز بوو لەگەڵ شعاری خەڵکی بەشەکانی تری ئێران و ئەمجار هێندێک دیاردە ڕوویدا لە کوردستان کە لە شوێنەکانی تر نەبوو شعر خوێندنەوە شعری شۆڕژێرانە بە زمانی کوردی نازانم سرود خوێندنەوە سرود هەر زۆر زوو سرود خوێندنەوە بوو بە باو سرودی تازەژە نووسرا جگەلەوە من زۆر بە دوایە گەڕاوم ئەوەی کە لە کوردستان زیندانی سیاسی لە مەهابات و من قسەی سەقزەکەم کە خۆم لەوێ بووم لە مەهابات و بانە و بۆکان و سنا ئەگەر زیندانی سیاسی ئازادەبوون ئێمە لەگەڵ هاوڕێکانمانە بەبێ ئەوە کەسەکە بناسیین بەبێ ئەوە ماڵەکەیشیان بزانین ئەچوین بۆ بەخێراتنیان ئەوە لایەکی تریشی ئەگەر کەسێک لە خۆپیشاندانوشترا ئەکوژرا شەهید دەبوو حتمما لە هەموو شارەکانەوە دەچوین دەمن پێم شک نایە لە هیچ شارێکی تری ئێران و ئەوە کرابێ لە شارێک کۆچوێتن بۆ شارێکی تر ئەمە ڕواڵەتێکی تایبەتیدا بە کوردستان بۆیە کوردستان بەڵێ بە ئامادەگیەوە چوو بەڵام هەر ئەو وەختەیش مشکلێک بوو ئەویش ئەوەیە کە ئایا ئێمە خەریکین چیەکەین ئێمەی خەڵکی کوردستان ئایا خەریکین لەگەڵ گەلانی ئێران بەشداری لە شۆڕشێکاکەین بۆ ئەوە ئێمەش مافێکمان پێ بگا و مافەکانی ئێمەش بەراوردە ببێ یان ئەوەی کە ڕوومان لەوەیە کە هەر تەنها ڕژیمی حکوومەتی مرکزی بڕوخێ ڕێک ئەوەی کە بەداخەوە ئێستا دووبارە بووەتەوە و ئەبینین هێندێک لە حیزبە سیاسیەکانی ئێمە ئەو هەڵەیان کرد وتیان پەلە مەکەن با ئەم حکوومەتە بڕوان مهم ئەوەیە کە حکوومەت بڕوخێ لە تاران جا دوای باقی کارەکان جێبەجێەکەین ڕێک ئەو قسە کە خومینی لە پاریسەوە دەیکرد گوتی وحدەتی کەلیمەمان ببێ با شا بڕوە جا باقی کارەکان جێبەجێ دەکەین من پێم وایە گەلی کورد نەک وەکو حیزبی سیاسی وەکو تاکە کەس بە بەرچاوڕوونیەکی زۆرەوە بەشداریان کرد بەڵام حیزبە سیاسیەکان کۆمەڵەکە هێشتا ئەسن خۆی ڕانەگەیان دەبوو حیزبی دموکرات ئەندامی بوو کەسایەتی بوو بەڵام بە ناوی حیزبی دموکراتەوە چالاکییان نەدەکرد بەداخەوە هێندێک کە لەبەرەوە مێژووی ئەو ڕۆژانە ناخوێننەوە نایزانن ئێستا بە پێی زانیاریە کە ئێستا هەیە ئەگەڕێنەوە بۆ دواوە من نمونەیەکی بەرچاوم پێ بۆ ئەوە کە 2 نەفەر مەهاباتی کە هەردووکیان سەرۆکایەتی 2 حیزبی مهمی کوردستان بوون یەکێکیان مامۆستا عەبدوڵڵاه حەسەنزادە یەکیان کاکسە ئیبراهیمی عەلیزادە ئەویان لە حیزبی دموکرات ئەویان لە کۆمەڵە لە کاتی نووسینی خەتنامەی هەشمادەیە هەردووکیان لە مەهاباد بوون هیچ کامیان بەشداریان نەکردو لە کۆبوونەوەکەدا معنای ئەوە بووە کە هەردوو لاپیان وا بووە جارێ کاتی نهێنیکاری تەواو نەبووە و ئەمەوەی ئیسفادەی لێ بکەم بڵێم کە ئەمە نیشان دەدا کە حیزبەکان زۆر ئاگایان لێ نەبوو حیزبەکانیش وەکو نازرێک لەوێ بوون هێشتا نە ڕێکخراویان بوو نە بەرنامەیەکی دیاریکراویان بوو نە شعارەکانیان دیاریە کرد ئەگەر شعاری دموکراسی بۆ ئێران خود مختاری بۆ کوردستان بڵاو بوو کە بەڵێ ئەوە شعاری سەرەکی حیزبی دموکرات بوو ئەوە لە ڕێگای نووسراوەکان و لە دەیان ساڵی ڕابردوودا لە ناو خەڵکدا بڵاو بووەوە و هەڵبەت
کەسانێکی زۆریان بوو بە تایبەتی حزبی دموکرات لە شارە جۆراوجۆرەکان ئەو شاعریان بڵاو کردبووە. بۆیە بە کورتی من پێم وایە بەڵێ شۆڕشەکەی هی هەموو خەڵکی ئێران بوو، بەڵام خەڵکی کورد بە تایبەتی و من ڕاستیەکەی ئەوەندەی کە سەرنجی بەلوچ و عەرەب و هانەمداوە پێم وایە تایبەتیەکی زۆر بوو ڕێک وەکو ئێستا لە نێوان ئەوەی کە لە کوردستان ڕوویدا بەرامبەر بە ڕژیمی شا و ئەوەی کە ئێستا ڕووەدا. ئەگەمین بەڵێ ئەلبەتا من پێم وابێ هەر ئەو ئایدیم یا دەستەواژەی شۆڕشی گەلانی ئێران پێم وابێ زیاتر دیارە لە سنەتێکی چەپ و مارکسیستیەوە هاتبوو، بەڵام ئەمە زیاترانی بە زەعمی کورد لەم ساڵانەی ئەخیرا ینی حەزەکە کە ئیسفادە بکە لەم دەستەواژە هەنیا لە متونی با بڵێن سیاسی و ئەو متونە علمیانە کە هەیە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە ینی کەمتر ئیسفادا ئەکرێت لەو دەستەواژەوە دیارە هۆکارەکەی چییە، بەڵام دیارە ئەو قسانە کە ئەحمەد کردی دروستە، ینی کورد وەکو ڕاپەڕین ئاسا بەشداری کردووە ئەو وەختە و لەوانەیە ینی هەزینەیەکی زۆریشی دابێت هەتا سەروبەندی انقلاب ئەزانی ینی ئەو مێژووە لە کوردستانە بەشێکی زۆر لە شارەکان بەشداریان کردووە. بەڵام من هەست دەکەم کورد لە وەزعیەتی سوباتە یان ئەو هەنگاوە کە هەڵی ئەهێرێت هەڵی ئەێنێ بگات بە دەسەڵات، من پێم وابە کورد لەوە زۆر لاوازە و ئیسەیشی لەگەڵ بێت و من پێم وابە ڕیشەی هەیەدا لە مێژووی ئێمە. بۆ نمونە مەسەل ئەگەر نمونەیەک بێنمەوە هەر لە سەروبەندی شۆڕشی 79 دیارە بەدەوەرچاوبوونی ئەو تێبینیانە کە ئەو کەسانە کە سەردەمدار بوون یان جریانی غاڵب بوون دیارە ئیسلامی بوون و سەخ هەستەیەکی سەختی یان بۆ خۆیان دروست کرد بوو، بەڵام ئەمانی کە متون ئەخوێنیتەوە ینی تەمەنی ئەمە ناگا دیارە دکتۆر عەباس و مامۆستا ئەحمەد ئەو وەختە زۆریان بووە، من نازانم چەندێک وا بیر بکەنەوە، بەڵام دیارە ئەو ینی حزوری کورد ینی هەوڵێک بۆ گەیشتن بەو هەستە سەختە بۆ هەستە سەختەی دەسەڵات یان هەزەلزول ئیجادن لەو هەستە سەختە من پێم وابە ئێمە لەوە لاوازین، ینی ئەو تاکتیکانە کە بەکاری هێنین لاوازین. هەر ئەو نمونە کە کاک ئەحمەد دەیێنێکە دوو سەرکردەی کورد ئەو وەختە لە کۆبوونەوەیکی مهممان نین، ئەوە خۆی ینی زعفێکی دیپلۆماتیکە ینی زعفێکە لە دانوستانەکە ئێمە تووشی هەین. ینی پێم وابێ لەوانەیە لە ڕاپەڕینەکە لە جەریانی شتەکە کورد لە شۆڕشی 79 بەشدار بووە، بەڵام دواتر کورد بوو بە دیگەری بوو بە ئادەری ئێران لە ئاستی سەراسەریە و نمونەی تاریخی ئەوانە زۆرە، هەر شەڕی چەکداری کە تەحمیل کرا لە ڕاستیا بۆ کوردستان ئەوە نمونەکانێتم پێم وابێ ینی دروسە ئێمە کورد وەکو جەماوەر بەشدار بوو، بەڵام وەکو ئەکتی سیاسی من پێم وابێ کورد بەشدار نەبوو، ینی لە هەستە سەختەکە و جۆرێک کەلەل ئیجادکردن و لە تارانە بتوانێت ینی جوبهەیە بکاتەوە. جوبهەیە کراوەم بۆ نمونە ئەو وەختە مەسەلەن پێش دروستبوونی حیزبی کۆمونیست، بەڵام ئەو جوبهە سەرکەوتوو نەبووە نگایەکی ئەبزاری بوو بە کورد یا جوبهەی بەرەی ڕاست کە حیزبی دموکرات لەگەڵ مجاهدینی خەڵق چوو، ینی ئەوەیش هەوڵهایەکی نەزۆ ینی هەوڵهایەک بوو کە لە پێزی هەستە سەختەکە ئەکرا. لەبەرەوە من پێم وابە ئیسەیش ئێمە هەر وەزعیەتی ئێمە ئیسەیش کورد هەر لەو وەزعیەتایە ئەو مێژووە کە ئێمە پێم وابێ بە هەزاران ساڵە لەگەڵیان ئێمە توانایی و هەنگاو هەڵگرتن بەرەو گەیشتن بە دەسەڵات لەو پرۆسە ینی ئەو پرۆسێسا زۆر داوازین. پێم ئێمە کورد بەشدار بووە، بەڵام وەکو جەماوەر بەشدار بووە، کورد وەکو سەرکردایەتی یا وەکو ئەوکە تەسیری ببێت لە گوتاری سەرەکی ئەو کاتە پێم وابێ بەشدار نەبووە. ئیسا من یەک نمونەی ترێنمەتە قسەکە ئەبڕمەوە بە زۆر نەخایەنێ بۆ نمونە ئەو گشتە حیزبی کۆمونیست ئەو کاتە دروست بووەوە هەزینەیشیدا بە هەزاران کەس بەرحاڵ لەژێر ناوی ئەو حیزبە گیانیان بەخت کردووە. ئێستا و ئێستەیش هیچ مەتنێکی تاریخی چ ئەوەی کە ئۆپۆزیسیۆنەی کات چ ئەوەی لە ناوە یەک کەس ئاماژە بە وجودی ئەو حیزبە ناکات
ئەوە بگرێت یعنی جیا لەوەیش ئەوانەی کە خۆیان جیابوونەتەوە ئێستا ئاماژەی پێ ناکەن ئێمە زۆرمەوەیە ئەو هەوڵانە کە کوردیش داوێتی لەو ئەچوارتەوە هێشتا پێم وابێ سەرکەوتوو نەبووەوە پێم وابێ کورد بەو تعریفەکە من ئێرائەمدا پێم وابێ بەشدار نەبووە لەو شۆڕشە. زۆر باش لەیلا غافەرمە. من ئەگەر ئیجازە بن ئەو بابەتە قەبلیەکەم کەمێک تۆزیحی بم چون بابەتەکەم تقریبا ناقص بووە گەر مەسەرم باسەتانم سوالەتان ئەرزم کردن وتم ئەو ئەسڵا وەختێکی ئیسلاحاتی ئەرزی ئەنجامگیریە تقریبا زۆر کەس باوەڕیان وایە کە ئەو ئیسلاحاتی ئەرزیە باعث بوو کە ئینقلاب چەند ساڵێک کەوێتە دواوە ینی ئەگەر پێش نەهاتە ئەیتوانی و ئینقلابە زووتر اتفاقەوێت بە تایبەتە و تەبەقەی دێحقانەکە بە هەر حاڵ دێحقان کەسێک بوو کە ئەیتوانی دەفە لە سەرزەمینی خۆی حتا گەر کەمیش وایە کاری کردای وەخت خودی تەبەقەی دێحقان بە شێوە گەریکیان نەبوو ئەو ئینقلابە پێش بێت تا ساڵی 56 57 کە ئەوانش بەرحاڵ کەوتنە ئەو مەسیری ئینقلابەوە لەگەڵ ئینقلابینا دژی حکوومەتی شا بەرحاڵ حرەکەتیان کرد بەڵام ئەوەی کە مەسئلە بوو کە حکوومەتی شا بەپێ ئەو ساختارە سانترالیسمە کە دروستی کردبوو ئەو حکوومەتێکی مرکزگەرا بوو ئەو ئازادی سیاسی کە ئەیتوانی بیە هەروەکە دکتۆر عەباس ئاماژەیان پێکرد ئەو ئازادی سیاسی لە مەقتەیەکانەدا دوایەکە ئەو ئازادی سیاسیدا و ئیسلاحاتی نەیتوانی موافق بێ بە پێچەوانە خودی و ئیسلاحاتت بەخشێک بوو لە ڕووخانی ڕژیمی پاوشایەتی لە ئێران لەبارەی ئەوەی کە کورد چ نەقشێکی بوو چ ڕۆڵێکی بوو لە ئینقلابی ئێران هەروەکە ئێشارەیان پێکرد دکتۆر عەباس بە هەروە کاک محمەد ئێشارەیان پێکرد کورد من بەڕاستی ناتوانم بڵێم ئەو وەختە یەک دانە شتێک هەدەفێکی مشخص وەکوەکە گەرەکی بێت بە ئیدۆلۆژیەکی تایبەت بە هەدەفێکی تایبەت بێتە ناومەیان و شەڕ بکات ئەوە نابینم من حداقل من نەمتوانێ ببینم بە دیارە ئەوان ئەو شتێک کە بۆیان مهم بوو لەو مەرحەلا ڕووخانی حکوومەتی پاوشایەتی بوو هەرو شتێک کە ئیمڕۆ هەیە کە مەسئلەوەیە کە بڕوخێ بەڵام دوای ڕووخانەکەی چه ئیتفاقێکەکەوێ یعنی ئەو شتێکە مەسەلەن بە ناوی خود مختاری بۆ کوردستان باسی لەسەر کرا مەسئلە ئەوەیە کە بەخشێک لە هێزە سیاسیەکانی کوردستان باسییان لەسەر کرد بە ئەبینی لە مەقتەیەکە ئەمانە متحد بوون ینی هێزە کوردیەکان لەگەڵ هێزهای غێری کورد متحد بوون هەدەفێکی مشترەکیان بوو بە ناوی ڕووخانی حکوومەت بەڵام ئیدۆلۆژی جیاوازیان بوو وەختێکە ئیدۆلۆژیەکان جیاوازەوە ئەشتوانە ئیدۆلۆژیەکان جیاواز بێ بەڵام بەرنامەیەکیان نییە ئستراتیژیەکیان نییە بۆ دوای ڕووخانی ئەو ڕژیمە لێرە دووبارە ئێمە بینی قەیرانێک بە وجودێ هەروە کە لە ناو خودی هێزە کوردیەکانە لە مەقتەیەکە هەم کۆمەڵە هەم دموکراتە بینی لە جێگایەکان لە مەقتەیەکە لە دوای ئەوەی کە ئینقلاب پیرۆزە بێ ئەمان بە یەکەوە یەکگرتووە بن بۆ 2-3 ساڵی ئەوەڵ بەڵام لە دوای ئەوە بەداخەوە ئەو شەڕی ناوخۆ پێشتێت بە لە یەک چیا ئەبنەوە ئەو شەڕی ناوخۆ کارێکە کات کە ئەم دەفا نیروەکانیان هێزەکانیان بەجێ ئەوەی کە لەگەڵ حکوومەتە شەڕکان لە ناوخۆ شەڕکاوە ئەو فرسەتە دەرفەتێکە بۆ جمهوری ئیسلامی کە بتوانێت سەرکوبێکی زۆرتر لە کوردستان ئیجاد کە ئەم شتێش فقط وانە بوو بڵێن ئەوەی کە نەیانتوانی هێزێکی هاوبەش یا حداقل اتحادێک ئیجادکەن بۆ وڵاتێک کە بتوانن لە دوای ئینقلابیشا ئەو باعث بێ ئەو هێزە بە نەتیجەیەک بگات فقط لە کوردستانە نەبوو ئێمە بینی لە ناو هێزەکانی کێشا وجودی بوو حتا لە پەراوێزیشا ینی لە جێگاهایەکە لە حاشیە بوون ئەو شتێش شقڵی گرتبوو بەخشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو ئیدۆلۆژیە جیاوازەی کە بە وجود هاتبوو بە تایبەت لە بین ئەوانەی کە وەکو نیروهای مەسەبی ئەیناسین وەکو نیروهای بنیادگەرای مەسەبی ئەیناسین حتا لە پەراوێزە لەگەڵ نیروهای سێکۆلاران لەگەڵ یەکا ڕوبەڕوو بوون بەرەنگار بوون لە خودی کوردستانی شاوشتە شکلی کرد هەرۆ شتێک کە ئێمە بینین مەسەبیەکان لە ناوخودی کوردستانە لە دوای پیرۆزی ئینقلابیش لە دوای کە شۆڕشە پیرۆز بوو لە مەقتەیەکە لە بەرابەر هێزە سێکۆلارەکان و بە تایبەت چەپەکان لە کوردستان ڕوبەڕوو بوون و ئەوە بۆ خۆشی کێشە ئیجاد کرد ئەگەر بین مقایسەکەین لەگەڵ دۆرانی حازرا ئەو شتێکە لە دوای شۆڕشی ژینا شکلی گرت یەک مەسئلە هەیە ئەوی شەوەیە کە لە دوای شۆڕشی ژینا ئێمە لە مەرحەلەی تاکتیکە ئەو ئیتحادە ئەبینین لە ناو هێزە سیاسی کوردەکان هێزە سیاسی کوردیەکان ئەیبینین تا مەرحەلێک بەڵام بەداخەوە لە دوای ئەو مەرحەلە لە دوایکە بەرحاڵ بەسی ئیتحادێک ئێتلافێک باشترە بڵێن لە بین بەشێک لە هێزە کوردیەکان و نیروهای سەڵتەنەت خواست پێش دێت
ئەو ئێتلافە ئەو ئێتحادە بە شێوەیەک لەناو کوردستانە هەڵەبەشێتەوە ناتوانێت ئەو پۆتانسیەلەی کە ئەشێت پۆتانسیەلەکەی بوو بەڵام ئەو پۆتانسیەلەی ئەیتوانی تەبدیلی کا بە حرەکەت نەبوو بە حرەکەت یعنی هەر مشکلەی کە لە ئەوڵی ئینقلابە وجودی بوو لە شۆڕشی ژیناشا لە بزوتنەوەی ژیناشا ئێمە ئەو شتە ئەبینین ئەو مشکلە چەندین ساڵ تەداومی بوو وەک لێلاخان دروستە هەر وەک جنابی ئیشارە پێکرا و مشکلە هەبووە و ئێستاش هەمانە ئەگەر سێرکن ئینقلابی ئێرانیشە چەپەکان لەگەڵ مەسەبیەکانە بنە هاوپەیمان و دوایی هەموو شتێک دەنە ڕێکەوتن لەسەر ئەوەیە کە هەموو شتێ بە شابڕوخێ و دوایی بینیمان کە خودی چەپەکان چۆن بوونە قوربانی و خودی نەتەوەکانی گەلانی ئێران چۆن بوونە قوربانی سەرکردەکانی شۆڕش و زۆر جارێ باز لەوە شکرێک کە ئێران لە ڕاستیە مەلاکان شۆڕشیان دزید لە بەڵام لە ڕاستیە پێم وایە مەلاکان لە هەموو کەس ئامادەتر و بە بەرنامەتر و ڕێکخراوتر بوون بۆ ئەوی بتوانن ئەوەی دەڵێن کڵاویان کردە سەر ئەوانی تر ئێستاش ئەو باسە لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بەداخەوە لە نێو کوردیشا هەیە و خاڵە هاوبەشەکانی نێوان پەرتەوازایی و یەک نەبوون کە لە پێشوە هەبوو ئێستا جارێکی تریش خۆی نیشانەداتەوە منە ئاراستەی باسەکە بەرەوە بین کە کاتۆر عباس ئایا پێ دوایە خاڵێکی تری هاوبەش ئەوەیە کە ئێستا ئەگەر مەسەبیەکان حاکم نین یا ڕوتی مەسەبی زاڵ نیە لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیە ئێستا نوعێتر لە ئۆپۆزیسیۆنی ناوەندگەرا هەیە کە کورد و بەشێکی تر لە نەتەوەکانی تریژ ئەوێ هاودەنگی لەگەڵەوە بکە کە ئێمە لە ڕابردووشە بینیمان لە کۆمەڵێ ڕێکەوتن و لە کۆمەڵێ ئەتیلاف وە لە منشورێکە کە هەندێکی دەسپێرنەوە بۆ دوای کۆماری ئیسلامی ئایا ئەمە هەمان هەڵی استراتیژی نییە کە گەلانی غێرەفارز وەیەک لەوانگەری کورد دەیەوێت لە مەقطعی ئێستایەوە لە شۆڕشی ژیناشە بینیمان دووباتی کاتەوە بە بڕای تۆ من ئەمێ ئاراستەی باسەکە بەرەوە بێ بە نەزەری من مشکلی هێزەکانی ئی کوردی بە شێوەیەکی گشتی ئەلعانەکە وەکو دیاردێکی ئی مێژووی لێ هاتووە یعنی مرەتەب خۆ دووپاتە دەکاتەوە بەو شێوەی دەپرۆسێکی ئەویشەوەیە کە ئەو جورەیە من تێدەگەم بەو جورەی دیوماڵانەکە لە ساڵی 1970 دیومە دا شۆڕشی ئیژینایدا دیتم دیومە ئەوەیە کە هێزەکانی کوردی ئامادەجیان نییە هیچ وەختێکی دەگەڵ ڕووداوێکی وەکو شۆڕشی ئێرانە یا وەکو شۆڕشی ئیژینای ڕوبەڕووبن لە نەزەر چ لە نەزەر سیاسیەوە چ لە نەزەر تێۆریک و نەزەریەوە ئەو ئامادەجیان نەبوو نە ئەو دەمی هەیان بوو نە ئێستا هەیە بە وەختێکی ڕووداوێکی وا دێتە پێشێ ئەو مشکلە هەیە ئەو یعنی ئەو کۆسپا ئەو کەماسکە واقعاً بزۆر بە ڕوونی دەبیندرێ لانەکەک دقەتێ بکەین لە زمانی شۆڕشی ئیژینایەوە ئێستا ئەمن شخصا بۆ خۆم دەڵم نازانم ئەنگۆ ئەمن هیچ تحلیلێکی جامع و مستەدەلم لە هیچ حیزبێکی کوردی نەدیوە کە چ بوو چۆن بوو چۆن سەرکەوت چۆن داکەوت چۆن ئەمە بە وەزعی گەیشت یەک مشکلی ئەساسی هەیە کوردەکان ئەگەر بەرنامەژدادنێن بەرنامەکە محکومە کە دە چوارچێوەی ئێتنیکیدا بمێنێتەوە یعنی ناتوانم بەرنامێکی دابنێن کە لە دەرەوەی چوارچێوە یعنی پێش شۆڕشی ئێرانێکە دقەتێ بکەین کوردەکان پێشوی ئەگەر حتا فعال بوون بۆ خۆیان بەرنامەی خۆیان نەبوو حیزبی دموکرات ئەو دم دیارە کۆمەڵە نەبوو حیزبی دموکرات
هەبوو بەرنامە کۆنگرەی مەسەڵەن 2 3 و ئەوانەی هەبوو دەو کۆنگرەی 2 3 وانە کە باسی بکەیت دەمەشای ئەو بەرنامەی بکەیت چوارچێوەی ئەو بەرنامەی بە ئێتنیسیتی کوردی دامەزراندراوە ئەگەر لە پێش ئینقلابێدا یا لە دەورە ئینقلابێدا کوردان دەگەڵ هێزەکانی غەیری کورد هاوکاریان هەبووە لەسەر مەسەلەی شت نەبوو چون ئەو دیواری ئێتنیکە ئیجازە نەدا لەگەڵ چەپێکان لەسەر مەفاهیمی تەبەقاتی و چینایەتی و لەسەر بچوونی دەگەڵ مارکسیستەکان لە فەزایی بە ئیستیلا ئەوەیە من فەزای عمومی ژێرزەمینی مەخفی دەوێدا پەیوەندیان هەبووە تەوەجۆ دەکەی وەلی لەسەر مەسەلەی کوردی ئەوە نەبووە یعنی هێزەکانی کوردی نەیانتوانیوە مەسەلەی کوردی وەک مەسەلەیەکی دموکراتیک لە ئێرانێ دابمەزرێنن مەسەلەی کوردی وەکو مەسەلەیەکی بە تایبەتی ئێتنیک دامەزرێن ئەلئانیش وایە ئەلئانیش پاشن کە شۆڕشی ژینایان تەمەشا بکەی هیچ جورە نەفەقەت یعنی لە نەزەر سیاسەتی کوردی لە نەزەر منەوە ئەمە پێش نەکەوتین بەڵکە بۆ پاش کەوتین ئەمە واقعان بۆ پاش کەوتین لە دەور ئەنیان ئەک بیگرین ئەمە ئەلعانێکە لە پاش کەوتون لە مال مەسەلە ئی شەهریوەری ئی نازام شەهریوەری ئیشت بوو ئی 2 ساڵەوەی پێش بوو دەبێتە سپتامبری ئی 2022 ئەمە لەوەی بۆ پاش کەوتین واقعان لەوە جێ دەکەی لەبەروەی بوو کە هەر چێکی کە هەمان بوو بۆ خۆمان بوو یعنی لە دەرەوە ئەمە هیچ بەرداشتێکمان لەوەی کە لە دەرەوەی و دیوارە چ دەگوزارێ نەبوو ئەمە هیچ جورە بەرنامەیەکمان بۆەوەی نەبوو کە ئەمە لانەکە ئەلانی شەروە ئەلان فەرز کە سبحینی ڕژیمی ئیسلامی بڕۆفێ باشە کوردەکان دەکەن هەڵدەستن بەرنامەی خۆیان دەچنە شتی دەچنە تارانی باشە مەسەلەوە نی کە لەوێ متحیدێک بێت جارێت تازە بۆ دوای متحید دەکەون تازە کە ڕژیم ڕووخاوە ئەمە دوای متحید دەکەوین دەکە بەرە لەسەرە و بەرنامەی ئیتحادێ بکەین ئەوە جێ دەکەی ئەوە مەسەلەیەکە یعنی لێرەدا باخان دەڵم ئەگەرە تو دەتەوێت لە سەرەوەی تەواوی ئەتۆ گەر وەکو هێزەکی ئێرانی دەدەوێت خۆتدا بمەزرێنی بۆچیەوەی دەڵێ زامە ئەلعانەکە زۆر کەس ڕەجی ئەستۆی هەڵدەستی دەڵێ مە هێزی ئێرانی نین دەوەجێ دەکەی ئەتۆ دەتەوێت لە ئێرانێدا سیاست بکەیت ئەگەر نا دەتەوێت لە کوردستانی سیاست بکەیت سیاسەتی سەر بەخۆخوازی بکە ئەمەش دەزانین مەبەستەکە چییە وەلی ئەگەر ئێرانێدا بیکەی ئەتۆ دەبێت بەرنامەیەکی وەسیعت هەبێ بەرنامەیەکت بۆ پشتی و دیوارەی هەبێ ئەتۆ دەبێت بۆچێ چه هێزی کوردی تحلیلێکی لە وەزعی دەوڵەتی ئێرانێ داوە کە ئەتۆ دەتوانی بڵێەوە تحلیلێکی عەقلانیە ئیستدلالی تێدایە تەوەجۆ دەکەی ئەوەیە جا بۆیە کە وەختێکی ئاوا کوتم ئینقلاب هەمیشە بە پچرانێکی بە گوسەلێکی دەست پێ دەکات گوسەلەکە دەستی پێ کرد وەلی ئەمە دەستمان بەتاڵە حتا ئەوەش بڵێم ئەوەی بە ئەمن زۆر بە ناڕەحەتی دەڵێ ئەمن دەزانم کە بەشێک لە خودی ئەو هێزەکان ئەسەن مەسەلەی شۆڕشی ژینان پێ ناخۆش بوو و پاشانێژگە تەمەشای نووسراوەکانی بەشێک لە ڕووناکبیرەکانی وانە بکەن ئەوانە دایانەوەی تەخریب بکەن یعنی لەبەر باخان دەیکەن یعنی دایانەوە تەخریبی بکەن بڵێنەوە هیچ نەبوو یا مەسەلەن ئیمکانێک کە هاتە پێشێکە بۆ هۆویەتێکی ئین دموکراتیکی فرەدەنجی و فرە ئێتنیکی و فرە نەتەوەیی و ئەوانە هاتە پێشێ لە ئینقلابی ژینایدا دەگەر نەفەقە دەوایان ئیستیقبالیان لەوەی نەکرد بەڵکە دەیانەوێت مەسەلەکە وایە کە دەڵێن هۆویەتێکی ئاوا دموکراتیکی فرەدەنجی و فرە هۆویەتی کە دەخۆیدا چەتری وەکو هۆویەتی ژینابێ کە مەسەلەن
مەسەلەی ئاپارتایدی جنسیەتی تێدا بوو، ئاپارتایدی مەسەبی تێدا بوو، ئاپارتایدی ئابووری و ئاپارتایدی نەتەوەی زمانی تێدا بوو. ئەوە شتێکی بەدەگمەن شتێکی وا دێتە پێشێ. بۆ یەکەم جار بوو ینی لە بەڵێ چەند ساڵە ولی ئەوەی تەخریب دەکەن بە دەنووسن کە ئەماگەر دەگەڵ فلان کەسدا و محوەرەیدا ئێتلاف بکەین دە سیاسەتەکانماندا مەسئلەی کوردی حاڵەتی سەرەکی خۆی لە دەست دەدا. مەسئلەی کوردی حاڵەتی سەرەکی خۆی دەدەست نادا. برای بەڕێز ئەتۆ دەبێت بزانی پرۆسەی سیاسەتێکی دروستکردنی ئێتلافی فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە ئەتۆ چ بەرداشتێک و چ بۆ چوونێکت لە کورد و کوردایەتی هەیە. ئەو دوانە زۆر جیاوازن، زۆر جیاوازن. ئەمە هەزا هەڵایەک کردو کاکە دەوڵەت فەقەت زەبر و زەنگ و کوشت و کوشتار و زیندان و پۆلیس و نەزام ئەمنیەت و ئەوانە نییە. گەورەترین شکستی کە حکوومەتی جمهوری ئیسلامی خواردوێتی لە بەشی تەمینکردنی ژیانی ڕۆژانەی خەڵکیە. دەوەجێ دەکەی یعنی ئەوەی کە لە ئێرانە بۆچی خەڵک ناڕازیە. ئەگەر جمهوری ئیسلامی ئەوانەی تەمین کردبایە زیندان و شتەکەشی هێندە دەنجی لێ نەداهاتە دەر. مەسەلەکە ئاوایە، ینی هێژمۆنی و ڕژیمە شکاوە ولی هێزێک نییە. ئەلان لە ئێرانی هێژمە و ڕژیمە هێژمۆنی نییە، دەسەڵاتی هەیە ولی دەسەڵات دەگەڵ هێژمۆنی فەرقی هەیە لەبەرەوەی کەم شەرعیەتی مەشروعیەتی سیاسی خۆی لە دەست داوە. گوێ دەکەی ئەو هێژمۆنیە نەماوە. ئەلان دەسەڵاتە دە شرایطێکی ئاوادا دەبێت بەرنامەیەکتۆ بەکو کوردی ئایا ئەمە بەتەنێوەمان پێ دەکرێت؟ ئەگەر پێمان ناکرێ نابێت سیاسەتێکمان هەبێت لەبەرەوەی کە بەرەو ئەوە بچین کە پێشوەی کە ڕژیمەکە بڕوخێ بزانین معتەلفەکانمان چێە، دەگەڵ چێ دەتوانین کار بکەین، دەگەڵ چێ دەتوانین کار نەکەین. ئەوانە ئەوە مەسەلای ئەساسیە کە هیچ وەختێکی بۆ شێوە. هەڵبەتە ئەمە جامعای مەدەنی ئێرانێ لە حاڵەت ینی بە تایبەتی کوردستانی بە تایبەتی ڕۆژهەڵات کۆمەلگای مەدەنی ئێران لە حاڵەتی ئۆپۆزیسیۆنێکی بێدەنگ و ناڵێن بێدەنگ و غەیری فعال تا ببوورە بەرخۆدانێک مخاومەتێکی غەیری فعال تقریبا هاتە سەر ئۆپۆزیسیۆنێکی فعال. یعنی هاتە مەیدانێ، هاتە خایبانێ، هاتە بۆ مانجێکی مرکزی ئیشتی بوو، شاید مانجێکیش زۆرتر. وەلی هیچ ئەمە هیچ بەرنامەمان نەبوو، فقەتەوە بووە کە نەسیحەتمان دەکرد خۆتان و بەر شتی مەدەن مەکوژرێن. ئەوە جەماعەتیش دایان گوت کە نابێ شەڕە بکەم بۆ فارسە. ئەوە یعنی ئەوە بزانە ئەوە لە ناشی لە ئەوەیە کە ینی جۆرێک سەر لێ شێواوی استراتیژیکی کوردە لە ئێرانە و ئەمە بۆ یەکەم جار بوو لە مێژووی مەسەلەن لەوانەیە بڵێم 70 ساڵە کە داوا بکەی لە خەڵکە مەسەلەن ڕاپەڕین نەکە بەیانیە بیتە دەرەوە کە خەڵک بوەستێنیت. ینی ئەوەی نیشانەی ئەوەیە کاوان هیچ شناختێکیان لەو کۆمەڵگانیە و نازان بەرەو چه ئاراستەیەکی بەرن و ینی ناکرێت تۆ شەو لە فەزای مەجازی سربەخۆی خوازبی بەیانی لە ئۆرگانەکەی خۆت لە چوارچێوەی ئێرانە سیاست بکەی. ینی پێم وایە ئەوەش قەیرانێکی ترە، قەیرانێکی استراتژی ترە کە تۆ ینی دەرگیری فەزای زەردی ڕاگەیاندنە بی. مشکلم دەگەڵ سربەخۆ خوازە هەموو کەس دەزانێت سربەخۆیی کورد چارەسەری ئەسلی مەسلەی کوردە، وەلی ئایا ئیمکانیش هەیە تەوەجێ دەکەی یا چۆنی دەکەی، بەتەنێ دەیکەی، بەشەکانی دیکەی کوردستانی دەکەی، چێ دەیکا، چۆنی دەکا، چۆن دەبێ ئەوان. وەلی لەوەی مهمترم فکر دەکەم ئەگەر ئەلعان وەکو زۆر کەس دەڵێ ئەگەر ئەو ڕێژیمە بەرەو ڕووخان دەچێت لە ئێرانێ، ئەگەر
یعنی ئەمە یعنی کوردەکان ئەو مشکلاتەی چارەسەر نەکەین وە زمان زۆر خراپ دەبێت. ئەمن فکر دەکەم کە پێشوەی کە ڕێژیم لە ئێرانێ بڕوخێت دەبێ ینی بەسەرداچوونەوە تێبینیەک بازبینیەک تەحلیلێکی مجدد و حتا هەڵتەکاندنێکی لەسەرەوەی ئەو ئەحزاب و هێزەکانی سیاسی پێویستە. ئەگەر ئەوە نەبێ ناتوانن لەگەڵ ئەو وەزیفەی کە پاش ڕووخانی ڕژیمی ئیسلامی لە ئێرانە دێتە پێشێ ڕوبەڕووبن و وەزعەکە زۆر ناخۆشتر دەبێت. بەڕاستیەوە دکتۆر عەبازەوە قەیرانێکی جددی و استراتیژیکە منەوەیە لەو تەوەرە بچینە سەرەوەی کە ئایا بەڕاستی ڕوبەڕووی دکتۆر دوای جنابەت ئەو پرسیارە ڕوبەڕووی مامۆستا ئەحمەد بکەمەوە ئەو قەیرانەی کە ئێستا لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی و ئۆپۆزیسیۆنی کوردە نەبوونی استراتیژیەکە چۆن و ئەمە قەیرانێک بۆ لە دوای هاتنە سەر کۆماری ئیسلامی کە لە دوای شۆڕشی 57ەوە تا ئێستا گەورەترین شانس کە کۆماری ئیسلامی هەیەی ئەوەیە کە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکە کە خاوەنی استراتیژیەک بێت چۆن تعامل لەگەڵ یەکا بکە و بەرنامەی هەبێت چۆن بتوانێت بێتە ئەلتەرناتی بۆم ڕژیمە. یعنی هەرچەندێ شۆڕش و ڕاپەڕین و هەر نوع بەرخۆدانێکیش کە ئەکرێ یا ناڕەزایەتیەک دروستە بێت لە ئێرانە لەو 45 ساڵە بینیمانە ئەوەیە کە نەبوونی ئۆپۆزیسیۆنی وای کردیا و نەبوونی ئەلتەرناتیڤی وای کرێ کە تەمەنی کۆماری ئیسلامی هەر درێژ بێتەوە. ئەومان لە ئەو قەیرانە استراتیژیکەمان لە مەسەلەی شۆڕشی ژی نابینی. منەوەیە کاک ئەحمەد بەرەوە ئاراستە بڕۆین ئایا لە ڕاستیە بارودۆخی ئۆپۆزیسیۆن لە سەرەتای ئینقلابەکە باسمان کرد کە کڵاوی مەسەبیەکان چووە سەرچەپەکان و ئێستاش دەبینین کە وەک دکتۆر عەباس و کاگەمین ئیشارەیان پێکرد نەبوونی استراتیژیەکە ئایا بەڕاستی ئەو مێژووە بۆ ئێمەی کورد زیاتر پێدوانیە خۆی دووبارە ئەکاتەوە لەوەی کە ئێمە نازانین چیمان نەوێت و نازانین داوای چیەکەین و نازانین هاوپەیمانەکانمان کێن بۆیە دەبێت چی بکەین و ئەو ئەلتەرناتیڤە و ئەو استراتیژیە چیەکە بۆ ئەلتەرناتیڤێکی گشتگیر ئێمە وەکو کرد لەگەڵ نەتەوەکانی دیکە لە چوارچێوەی ئۆپۆزیسیۆنی گشتیا دەبێت تعریفی. دەزانی من پێم خۆشە جارێ ئەوە بڵێم کە بەڕاستی ئەمە کەم زانراوە لانی کەم بۆ ئەفکاری گشتی بیرۆڕای گشتی لە ناوەوە لە دەرەوە کە لە ئێران ئەو کڵاو لە سەرنانە بەشێکی من دایەنێم بە ناشارەزایی بەرەی چەپ و سازمانە چەپەکان و حزبە چەپەکان دەنا ئێستا لە ڕێگای پەرویزی سابتیشەوە بۆمان معلومە بێت کە بە ئەنقەست ئیجازە دراوە بە ئایەتوڵاکان و قوم و مزگەوتەکان بە ئیشتەیە خۆیان کۆبوونەوە بکەن نووسراوە بڵاو بکەنەوە کتێب بڵاو بکەنەوە لە حاڵێکدا کەسی چەپیانەگەت چەپیش ناکەمتر لە چەپیش دەیانگرتن و ینی کەسی دموکراتیش دەیانگرتن و زیندان و ئەشکەنجە ئەوانەی لێبوو. دەزانی مشکلی ئێمە ئەوەیە بەداخەوە ینی مەسەلەی کورد ئەوەیە کە هەمیشە خۆی بەکەم زانیوە. جۆرج دەبلیو بوشی باوک لەگەڵ گۆرباچۆف چوون بۆ وڵاتانی بالتیک سەردانێکیان بکەن گۆرباچۆف وتبووی بە بوش وتوی بەڵکو تۆ ئەمانە بۆ ڕازی بکەی بمێنەوە لە چوارچێوەی رووسیا بمێنەوە لەگەڵ رووسیا بمێنەوە لە بەردەم کامێرای تەلەڤیزیۆنەکانە یەک دوێ من لانیکەم یەکێ لە ڕێبەرانی بالتیکم گوێ لێبوو کە زۆر بە سەراحەتەوە کوتی ئێمە جگە لە جیابوونەوە و جگە لە ئەوە هیچی ترمان ناوێت لە حاڵێکە بوش داوای لێ دەکردن بمێنەوە نە گۆرباچۆف یعنی گۆرباچۆف لەوێ بوو بەڵام بوش داوای لێ دەکردن ئەمە لای کورد ناخوا دەزانی من لە بیرمە یەکەم جارێکە ئەو سەرۆکەکەی IRA هینەکەی باڵی سیاسیەکەی چوو بۆ لای تۆنی بلێر ئەگە هاتبووە دەرەوە لە هەموو تەلەڤیزیۆنەکان لەوێ بوون و قسەیە کرد ئەوەندەم بەلاوە سیر بوو لە زێهنی خۆمە کوتم ئەوە ئەگەر یەکێ لە ڕێبەرانی سیاسی ئێمە بواە لە لای ئەو وەختانە تۆنی بلێر زۆر خۆشەویست بوو ئەگە هاتەتە دەرەوە ئێستا چی دەکوت دەیکوت چەند لە قسەکانی جەنابی تۆنی بلێر خۆش بوو چەند میوانداری لێ کردم چەندە بە خێراتنی کردم وەڵی هەموو قسەکان قسەی باشن و ئیشەڵڵا هەموو شتێ باش دەبێتەوە
کابرا زۆر ڕق و تەق وەستا قسەکانی خۆی کرد، هیچ باسی گەورەی تۆنی بلێر و میهرەبانی تۆنی بلێریشی نەکرد. مام جەلال و کاک مەسعود کە چوونە لای یەکەم حاکمی ئەمریکا لە بەغدا لە باتی ئەڵێ خۆی ئەڵێ کابرای ئەمریکایی برەیمەر ئەڵێ پێم وا بوو ئێستا بارزانی و تاالبانی دێن ئەڵێن ئەوە تەواو بوویتر هێزمان هەیە، چەکمان هەیە، پشتیوانی دەرەوەمان هەیە، کەرکووکیشمان بەدەستەوەیە بە یارمەتی خۆتان کوردستان بۆ ئێمە چی کۆمەکت پێویستێ بۆ دامەزراندنەوەی عێراق کۆمەک دەکەیت. چیان وت کاک مەسعود و مام جەلال وتیان ئەوە هاتووینەتە خزمەتت بۆ دامەزراندنەوەی عێراقێکی نوێ چی بە ئێمەکرێ لە خزمەتتانە. فەرمو ئەوە عێراقی نوێمان ئێستا بینی. پێم بۆ لای خۆمان ئێمەش خۆمان حیزبی دموکرات چوو لەگەڵ مجاهدین کەوت کە مجاهدین لە ڕۆژی ئەوڵەوە دیار بوو هێزێکی ناسیۆنالیستی مەذهبیە وە کۆمەڵە دەرگای کردەوە بۆ جەماعەتێکی چەپی زۆر چکۆلەی ئێران و حیزبی کۆمونیستی دروست کرد و وای لێهات وردە وردە هەرچەند مەسلەی ملی لە ناو کۆمەڵە ئەوەکو ناسیۆنالیزم چاوی لێکرا، بەڵام ئەوە ئیتر لەوەی زیاتریش کەم ڕەنگتر بووە. مشکلەکە چی بوو؟ مشکلەکە ئەوە بوو کە حیزبی دموکرات چووە ناو شۆرایەکەوە کە دەسەڵاتەکەی بە مەسعودی ڕەجەوی بوو، کۆمەڵی شووە ناو حیزبێکەوە کە دەسەڵاتەکەی بە مەنسووری حکمت بوو. یعنی مشکلی ئێمە کە ئێستش دووبارە بێتەوە هەرەوەیە، ڕێبەرانی ئێمە کە دەچنە دەرەوەی وڵات، دەچنە واشنگتۆن، دەچنە نازانم پاریس و ئەڵمان و کوێت کە دەچن وەک کەسێ ناچن کە من هێزێکم هەیە لە پێگەیەکی بەهێزەوە خەڵکم لەگەڵە و حەزەکەم بزانم ئێوە پێکەوە چۆن هەم بچینە ناو ئەم شۆڕشەوە و هەمەگەر بە دەسەڵات گەیشتین بەشی من بەشی ئێمە لەکوێ ڕۆڵی ئێمە لەکوێ لە دەسەڵاتەکەدا. ئێمە هەمیشە ئەوەمان بۆ مهم بووە بەداخەوە کاڵێم ئێمە بەستم نوێنەرانی کووردە کە بچینە ژوورەوە هێزەکە بنینە اختیاریانەوە بزانیت چیەکەی. جارێکیان یادی بەخێر بێ کاک سارمەدینی سادق وەزیری لە پاریس هاتوو بەلای مامۆستا شەعیزەدین کۆبوونەوەیەک بوو لە ئەم بەحسە بوو کە کێشەکەی حیزبی کۆمونیست و شۆرای ملی مقاومەت. سارمخان وتی وتومە بە دکتۆر قاسم و وتومە بە قوربان ئەگەر مجاهدین برسین دێن بۆ کوردستان ڕێگان بۆ بکەنەوە نانەکەتانیان لەگەڵ بەش بکەن، بەڵام تکایە دەسەڵاتی خۆتان مەدەن بەدەستیانەوە. مشکلی ئێمە ئەوەیە کە ڕێبەرانی ئێمە لەبەرەوە خۆیان بە بچووک زانیوە وەختی ئەچنە ناو ئەم ئۆپۆزیسیۆن و ئەو ئۆپۆزیۆن و دادەنیشن ئەیانوێ ئیسباتی بکەن کە جیان نابنەوە، ئیسباتی بکەن کە هەواداری ئەم تەمامیەتی ئەرزیان، ئیسباتی بکەن کە بابە ئێمەش هیچمان ناوێت جگە لەوە کە ڕژیم لە تاران بگۆڕێ جا وەختە دوای دێن لە خزمەتتان قسەکانی خۆمانەکەین، نەک ئەوەی بڵێ 1 2 3 4 من ئەمامەوێ. لەناو قسەی کاک دکتۆر عەباس ڕاستە کاکە هێشتا هیچ کۆنگرێ نەگیراوە، کۆنگرێکی گرنگ نەگیراوە لەوەتی شۆڕشی ژینا ڕوویداوە. ئەمە غیرە عادیە. تۆ کەسەکانت بە دەوری یەکەوەیە لە یەک جۆغرافیای زندگیەکەن، بەشی زۆریان لە باشووری کوردستانە. ئێمە ئەم 5 کەسە لە 5 وڵاتی جیا لە یەک دانیشتوین قسە دەکەین بەیەکەوە، خۆوان دەتوانن وا دابنیشن. نە تەحلیلێکیان هەیە، نە بەرنامەیەکیان هەیە، دانەدانە کەس دێ قسە بکە. من ئەوە ناڵێم ممکنە ئێستا کەسی هەواداری ئەمیان ئەو حیزب بڵێ نا ئەوە غەدرەکەی ئەها ڕەبەری من لەوێ چێری بوو و ڕەبەر بەڵێ زانم ڕێبەرەکانتان چی وتووە، ئەسقەزا تاقیبیشم کردووە، بەڵام حیزبەکەی تۆ هیچی نەوتووە. بەعزێ قسەی مهم میشەیە ئەبێن ناوی سەرۆک لە ژێرەوە بێ، هەڵە نەکەن ئەوە سەرۆک ئەم قسەیە کردووە. لەبەرەوە کە حیزبەکە لە پشتی نییە، کە تۆ حیزبەکەت لە پشتی نەبوو، کە تۆ تەحلیلێکت نەبوو چی لەیەکەی. من کاک عەباس باسیەوەی کردوتی تەحلیلێکی لە ئێرانیان نییە، کوڕە کاکە تەحلیلێکیان لە بارودۆخی ئابووری کوردستان نییە. ئێستا هێندێ تێزی دکتۆران نووسراوە لە کوردستان لەژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامیە، ئێمە دەبێت پەنا بووین بۆ ئەو تێزی دکتۆرا و فەوقی لیسانسانە لەوێ یەکیان هەیە کە لەسەر ئیسلاحاتی ئەرزی نووسراوە، ئەوەندە زانیاری وردی تایە دیارە معلومە سەرچاوی هەیە، سەرچاوی بەدەستەوەیە، بەڵام ئەو وەختەیش کە بەشی زۆری کوردستان بەدەست ئێمەوە بوو تەحلیلمان نەبوو. ئێمە ژووری بیرکردنەوەمان نییە، حیزبەکانمان نەخۆیان ژووری بیرکردنەوەیان هەیە، نە ئەو پەیوەندیەکانیشمان هەیە، تەلەیفونە سوورەکانمان نییە. تۆ بتانی بە خێرا 4 سەرۆکی حیزب کۆ بکەیتەوە. من لە وڵاتی سوئێ دەژیم،
ئەگە پرسی گرنگ دێتە پێشەوە حیزبی مەسەلەن چەپ کە حیزبێکی زۆر گەورەی نییە و زۆربەی ڕاستەکان ڕەخیشیانە لێ لەسەر مەسائلی مهمی سوئێت حتمما سەرۆکی ئەوێش بانگەکرێ لەگەڵ پاوشادا دەنیشن قسەی لێ دەکەن ئەمە مەسلحەتی سوئێت ئەمەیە ئاوا بکەین و ئاوا بکەین پێمان خۆشە ڕاوبۆچوونی ئێوە بزانن لا ئێمەوان نییە لا ئێمە دەبێ ئەوڵەن حیزبەکە دیاریەکە من تۆ بە ڕسمی دەناسم تۆ بە ڕسمی ناناسم معلومیش نییە یانی چی خۆ تۆ هیچ جغرافیایەکی کوردستانت بەدەستەوە نییە تا ئیجازەیەک دەرکەی لە ئیدارەیە کە من بتوانم بێم دەفتەر دابنێم یا داینەنێم ئەمە چیان بە ڕسمی ناسیر و بە ڕسمی نەناسینە یعنی مەبەستمەوەیە کە پلان و بەرنامەمان نییە تحلیلمان نییە ئێمە لە باتی ئەوە ئەحزاب و کەسایەتی ناتون کەسایەتی ڕۆڵێکی وای نییە ئەحزابی فعال بین ئەکتیڤ بین ئێمە هەمیشە ڕێئەکتیڤین ئێمە کاردانەوە نیشانە دەین بەرامبەر ڕووداوەکان و ئەوە مشکلی گەورەی ئێمەیە جا ئابەم بارودۆخەوە من ئەترسم نیگەرانم ئەگەر ئەم بارودۆخەی ئێستا بڕۆینە پێشەوە واگەرمانی ئایندە ئەم ڕژیمە بڕوخێ ئێمە تووشی قەیرانێکی گەورە بین دروست وەکو ئەو وەختەی کە زمانی شاڕوخا ئێمە نەوەحدەتێکمان بوو نهایەتێکمان بوو قەتنامەیەکی هەشمادەیانی مزاکر کە دوای هەفتەیە یەکێ لە حیزبەکان دای بەژێر یەکدوانی کە هیچێکی تر وتی وەڵام من ئەو شەوە لێ نازانم درەنگەیشت و زوو ڕۆیشتون چیم کردووە ئەخەوە بەو کارانە شۆڕژ نابرێتە پێشەوە کاک ئەحمەد پێت وانە نی بەشێکیشی ئەوەیە کە ئەسەن فەلسفەی وجودی ئەو حیزبانە ینی ئەکرێم ئەنێمە پرسیارە بخەینە سەریان نەکەوە کە پرسیارە حاڵەتە منفیەکەی نا بەڵام ینی خودی وجودی تحەزب لە کوردستان هەرچەند باسەکەی ئەمە نییە ینی حزبیەت لە کوردستان ینی بووە بە بابەتێکی ینی پێت وان نییە بۆ ڕابێ لەوانەیە لەیلا خانمیش دکتۆر لەیلا بتوانێت وەڵامێکی ئەوە باتۆی چۆن نەسڵێک گۆڕاوە نەک نەسلێ چەندین نەسڵ گۆڕاوە لە کوردستان و ئەو خاتراتە کە بۆ نمونە دوو نەسڵی پێش من هەیەی ئەو نەسڵە کە ئێستا پیاڵێن نەسڵی زد نیەتی بەڕاستی و ئەسەن خودی وجودی ئەحزاب لە کوردستانە ئەو مۆزوعیەتەی نییە کە پێشتر بووە ئەو بۆ معنە نییە کە مخالفەتی ئەحزاب بکەین بەبەستەکەمەوەی دلیلێکی ئەوە نییە کە ئەم حزبانە بە معنای واقعی ئەوەی کە لە شکافێکی کۆمەڵایەتیەوە کە ئەو جۆرەی کە لە غەرب هەیە و دیارە حزب لە غەرب بۆ دروست بووە ئایا ینی پێتوان نییە کە ئەمە ئەبێ پێداچوونەوەیەک بکرێ بە هەیکەلی ئەو حزبانایە لانی کەم دروستکردنی شتی تر لەو جۆرە ببوورە لەیلا خانم من شتێک دەڵێم جا دوایەوە دەزانی چۆنە ئێمە ئەگەر چاو لە حیزبەکانی ئوروپاش بکەین لێرەش قەیرانی حیزبی زۆرە حیزبەکەی فرانسوا میتەران کە فرانسوا میتەرانی گەیان بە قودرەت و پارلەمانی هەردوو مەجلیسی سەنا و نمایندەکانی فەڕەنسی بەدەستەوە بوو ئێستا بچووکترین حیزبی فەڕەنسەیە و کەسایەتیەکی وایشی نەماوە لە ئیسرائیل حیزبی لەیبەر کە ئەو حیزبە گەورە بوو هەمیشە لە 50% حیزبەکەی بوو ئێستا حیزبێکی زۆر بچووکە لای ئێمە وەکو فەرش چاو لە حیزبایەتی دەکەیت جارێ یەک حیزب مەسەلە کۆنبوون و تازەبوون نییە مەسەلەوەی تۆ چیت هەیە بەرنامەکەت چییە یەکەم ئەوەیە من ئەوە ڕوون بکەمەوە ئەمە دژایەتی لەگەڵ حیزب نییە هیچ وڵاتێک کارە سیاسیەکەی بەبێ حیزبی سیاسی ناچێتە پێشەوە ئەم حیزبانە دەمێننەوە وەکو پارتی و یەکێتی و نازانم گۆڕان و حیزبەکانی تر لە باشووری کوردستان ماونەتەوە ئەوە یەک دوو ئەوەیە کە ئەمە لە خەبات و لە حرمەت و ماندووبوونی ئەوان کەم ناکاتەوە بەڵام یەکشت هەیە کاک ئەمین ئەویژەوەیە کە لە بارودۆخێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ڕێگای نەداوە خەڵک نەسلی تازە لە نزیکەوە حیزبەکان بزانن ئێمە ئەبێ ئەویشمان لە بەرچاو بێ ئەو ڕەخنەتونانە کە من خۆم هەمە لە هەموو حیزبەکانم بووە نووسیویشمە ئەوە لەوە کەم ناکاتەوە کە ئەم حیزبانە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان حکوومەت بڕوخێ هەرم حیزبانن دەگەڕێنەوە ڕەنگە حیزبی تازە دروست بێ مشکلەکەەوە نییە مشکلی ئێمە شتێکی تریشە ئەویش ئەوەیە کە جمهوری ئیسلامی بە 42 ساڵی ڕابردوو ئەوەندەی پێی خۆش بووە حیزبی سیاسی کوردی ناساندووە بە خەڵکی کوردستان و نەسلی ئێوە وابزانم غیری من و کاک عباس ئەوانە ئێوە کە لەو فەرهەنگەتان
بیستووە دیوتانە و گوێتان گرتووە بەشێکیش ئەوەیە دایمە بۆمبارانی ئەم حیزبانە کراوە و ئەم حیزبانی امکانیان نەبووە دیفاعێک لە خۆیان بکەن یعنی سەرڕای هەموو ڕخنەیەکە هەمانە ئێستا تۆ تماشاکە هیچی وەکو نیکۆلا سارکۆزی گەورەترین افتیزاحی سیاسی لێ دروست بووە کە هینی وەرگتە ڕشوەی وەرگرتووە لە قەزافی لە دوو حیزبی گەورەی ئەمریکا ئەوە تا ترامپ حیزبی ژنین لە واقع هەر لە وەختی هەڵبژاردننا حیزبێکە یەکرن بەدەستیان و دێنە سەرکار و نەبێ حیزبەکانی ئوروپایش مقدس بن ئەوە نییە بەڵام ئەبێ ئەم لایەنە جۆرە جۆرە نامان لە بەرچاو بێ لەگەڵەوە کە ڕخنەی تند لە ڕێبەری حیزبەکان دەگرین بەداخەوە ئێمە کەسایەتی کاریسماتیکی زانا و تێگەیشتوشمان لە ڕاستی حیزبەکانە زۆر زۆر کەم بووە ببورن لێلا خان من گەرەکمە لە ڕوانگەیەکی کە چاو لە باسەکەکەم ئەو شتێکە ئەباس فەرموویان بە کاک ئەحمەد بە هەر بە ئێوە ئەتوانێ دروست بێت بەڵام ئەو ڕوانگەی کە ئەوەی کە ئێمە چاوێکیش لە خودی مەدان کەین مەدان مەزورم خودی خەڵکی کوردستانە یەکێک لە دۆستان مدتێک لەمەوە پێش کە من وتوبێژێکم لەگەڵ دکتۆر کامرانی مەتین بوو ڕخنەیەکی وارد کردوتی ئێوە بۆ هەمیشە قسە لە هێزەکان لە حیزب سیاسیەکان نەکەن بۆ قسە لە مەدان ناکەن بۆ قسە لە خەڵکی سەرشەقام ناکەن بە تەئسیرێکە خەڵکی سەرشەقام بوویانە من ئەڵێم بۆ ئێمە ئەشەبین ارتباتی بینی خەڵکی سەرشەقام بە ئیستلاح حرەکەتێکە لە مەدان ئەنجامەگیریە و خودی هێزەکان بەرقەرارکەنەوە ارتباتەکە کە بەزیەتەکەی بۆ ئیمڕۆ گەیانەکە بۆچی هێزە کوردیەکان حیزب سیاسی کوردیەکان نەیانتوانیە بەو شێوە کە ئەیانتوانی مؤثر بن تەئسیرگۆزار بن بۆچی ئەو شتیان بۆ بەتایبەت لە دوای شۆڕشی ژینا بۆ لەو فرسەتەی کە پێشات ئیسفادیان نەکرد کاک سۆران ئاماژەی بەوە کردوتی ئایا لە ئەوڵی ئینقلاب مەلاکان خومینی ئینقلابی دزی من ئیسە پەیوەندیان لەگەڵ و بابەتەی ئیمڕۆ بابەتی ئیسەکەیەوە مەترحتان کرد لە ئەوڵی ئینقلاب ئەوە فقەتەوە نەبوو کە خومینی زرەنگی کرد بەخشێکی ئەوە بوو کە حکوومەتی شا لە ئەسڵا نەزانی کرد کە خومینی ناردە جێگایەک وەکو نەجەف کە شەبەکێکی بە ئیستلاح ماڵی شەبەکێکی نفوذ شەبەکێکی اقتصادی قدرتمەندی بوو کە پەڕوپایدا بە خومینی کە خومینی گەورە کردو وەختی کە خومینی هاتو بۆ ئێرانمە ئەو هێژمونیە بە ئیستلاح دروست کرد ئەو هێژمونیە لە دوای خودی مەرگی خومینی میراسەکەی ماوە بۆ دەسەڵاتی ئیمڕۆ جمهوری ئیسلامی هەرچەند مەشروعیەتی لەبین چووە بەڵام بە قەولی هانا ئارێنت ئیمڕۆ لە خشونەتێک ئیسفاداکە لە توندوتیژیەکی ئیسفاداکە کە ئەو توندوتیژیە بە ئیستلاح نوعێک زیدی ئینقلابی دروست کردە زیدی ئینقلاب یعنی حتا ئەو هێزەی کە لەمەیان هەیە ئەو توندوتیژیە ئەو هێزەیمەیانی شێکانی خەڵک سەرکوب بەکە من وەکو کەسێکە لەناو خودی خەڵکاوە لەو شۆڕشە لە خودی کوردستان لە سەقز ژیانە بوو ئەو شتەمە بینین کە ئەو توندوتیژیە چەندێک زۆر بوو بەڵام ئەمە بەخشێک لە مەسئلەکەیە لە جێگایەکی کە ئێمە ئەبینین هێزە کوردیەکە حیزبە کوردیەکان لە سەردەمی بزوتنەوەی ژینا ئەو پۆتانسیێلێکە بوویان ئیسفادەیان لێ نەکرد لەو وەختا لەو کاتە خەڵک بەڕاستی چاویان بە هێزە کوردیەکانە بوو چاویان لە حیزبە سیاسی کوردیەکان بوو بۆ ئێعتسابەکانیان بۆ ئەوەی کە چی بکەن چاویان پیان بوو بەڵام بەداخەوە هێزە کوردیەکان حیزبە سیاسیەکان شتێکیان بە ناوی بەرنامەیەکی مۆنسەجم بەرنامەیەکی مشترک نەبوو یعنی ئستراتیژیەکی هاوبەشیان نەبوو ئەو بەخشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەداخەوە بەرژەوەندی زۆر کات بەرژەوەندی ناوحیزبی زاڵ بووە لەسەر بەرژەوەندی کوردی ئەمە کێشەیەک بۆ کە ئێمە لە ناو حیزبە کوردیەکانی بینین بەرژەوەندی دەروون حیزبیان زاڵ بووە لەسەر بەرژەوەندی کوردی یا بەرژەوەندی نەتەوایەتی ئەوە بەخشێکی ئەگەڕێتەوە بۆ ئیدۆلۆژی ناوخودی حیزبە سیاسیەکان بە ساختار و ستراکچەری خودی حیزبە سیاسیەکان لە کوردستانە کە ئەمانە لە ناوخۆیانە هیچ ئاڵوگۆڕێکیان نەبووە دوای چەندین ساڵ چ لە بابەتی ڕاهبەرایەتی چ لە بابەتی ساختار و ئینسجامیان هەروامانە تۆ یعنی لە جێگایەکە متەوەقف بوون ئەمانە تغییر و ئاڵوگۆڕێکیان بەسەر نەبووە بە قەولی معروف منفعل بوون ماتە بوون ئیتفاقێک پێش بێت و ئەوان بێنە ناو مەیدان و لە دوای ئیتفاقەکە تەسمیم بگرن کە حتا ئەو تەسمیمێش کە ئەیان گرت تەسمیمێکی یەکدەست نەبوو یعنی نەهاتن بە سوورەتی یەکدەست بۆ نمونە قسەی هاوبەشیان بێت
ئێمە بینین وەختێکە ئەو ناوەندی هاوکاری دروستکرا لە ناوخودی کوردستانە باش بوو، ینی ناوەندی هاوکاری لە جێگایەکە زۆر باش بوو. وەختێکە قسەی هاوبەشیان بوو بە پێ و اختلافانی کە لە ناوخۆیان نەبوو، خەڵک لە مەیدان ئەیبینی کە ئەمانە قسێکی هاوبەشیان هەیە بە پێی حرەکەتی ئەوان حرەکەتی کرد، بەڵام نەیانتوانی ناوەندی هاوکاری ئێدامی پێبن، چون لە ئەسڵا بەرژەوەندی جیاوازیان بوو بە بەرژەوەندیەکی مشتەرەکی کوردی ناسیۆنالیست، بەرژەوەندێکی کوردیانەتەوەی یان نەبوو. ئەوەیش باعث بوو کە لە نەهایەتە حتا خۆشیان لەگەڵ خەڵکە ڕابطەیان زەعیف بووە. بە دوای ئەو شتانەی کە لە ناو حیزبەکان پێشات ئەوەیش ئێعتمادی خەڵکی کەمتر کرد. بەڵام لەسەر تێباری ئەو شتانە من باوەڕم وایە کە هێشتا حیزبە سیاسیەکان چون لە داهاتوو ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ لە داهاتووە حزبی سیاسی هێشتا قسەی خۆی هەیە. وەکو کەسانێکە لە ناو مەیدان هەن بەبێگومان دیارە حزبەکان لە کەوکەبێکی تر هاتون، ینی ڕیشیانێ لە کۆمەلگای کوردستان قسە لەسەر باسی بەڵێ قسەکەت کە کۆمنتەکەت بەسەرچاو مەسئلە ئەوەیە کە ئەو حزبە سیاسیانە لەگەڵ ئەو ئاڵوگۆڕی کەشێ لە ناو ساختاری خۆیان ئیجادیکەن ئەشێ بتوانن ارتباتێکیش لەگەڵمەیان بگرن. بۆ نمونە خەڵکی کوردستان لە تولی هەفتەی پێشوو ئێمە بینین کە سێ شاخەوانی نەغەدەی بەرحاڵ بەداخەوە کوژران فریاری ئەمینی پورە بینین لە سەقز ئەو قارەمانی کە بەرحاڵ فەوتی کرد بە خەڵک هەستی سیاسیان بوو، ئەو هەستە سیاسیان نیشاندا، بەڵام ئەو هەستە سیاسیە چۆن ئەبێ بە حرەکەتێکی سیاسی، چۆن ئەو حرەکەتە سیاسی ئەنسجام پەیاکە، دیارە خەڵک لە مەیدانە حضوریان هەیە. ئەو حرەکەتە سیاسی زمانێک ئەتوانێت معنادار بێت، مؤثر بێ و تەداوم پەیاکات کە حیزبە سیاسیەکان بتوانن دەنگێکی هاوبەشیان بێ، حرەکەتێکی هاوبەشیان بێ. بەڵام ڕەخنەی ئەسڵی ئەوەیە کە بۆچی ئەو حرەکەتە هاوبەشە بە پێی تەواوی ئەو تەجروبەی کە ئەمانە هەیەە ئەنجام نەبووە. بە قەولی دکتۆر عەباس ئەگەر سبحە جمهوری ئیسلامی بڕوخێ ئەمانە چی ئەکەن؟ ئەمانە فقط چاوەڕێن لەگەڵ بڕۆنە تاران و ئینتزاریان بێت کە تاران بەرنامێک بۆ ئەوان مشەخەسکە، یا وەکو شوعار فقط قسە لەوە بکەن کە ئێمە سەربەخۆخوازین یا فقط چوارچێوێکی کوردستانیمان هەیە، بەڵام لە ئەمەڵا ئەمێنەوە. ئەمە وەکو زە ئەیبینین کە ئەتوانێ لە داهاتووی کوردستانە هەروە کە لە مێژوانی شاندرا لە 1970 تەسیرەکەی لەسەر کوردستاندانرا هێشتا دوای 40 چەند ساڵ ئێمە هێشتا مەسئلەی کوردمان هەیە، کێشەی کوردمان هەیە، مەسئلەی کورد حەلەوە ئیمکانی هەیە لە داهاتووشە ئەگەر حیزبە کوردیەکان نەتوانن پێداچوونەوەیکیان بێ لە ناو خۆیانە لە ناو ساختاریانە، چون جامعە تەغیری کردە ئاڵوگۆڕی بۆ پێشاتە، ئەگەر نەتوانن خۆیان منسجم بکەن ئەو شتە هەر ئەمێنێتەوە. و باز من ئەرسانەکەم لەگەڵ تەواوی ئەوانە پێم وایە هێشتا وەکو بەخشێک لە سەرمایی ئیجتیماعی ئەتوانین لەسەر حیزبە سیاسیەکان حەساو بکەین، بەڵام نەوەکو حرەکەتێکی سیاسی زۆر منسجم، وەکو بەخشێک لە هەستی نەتەوایەتی کە پێمان وایە ئەوانە میراسێکی توولانیان بووە لە شەڕ لە دژایەتی لەگەڵ هەم کۆماری ئیسلامی هەم حکوومەتی شاهینشاهی و ئەتوانن دروست بن و باس بینی بکرێتەوە. و بە قەولی کاک ئەحمەد وتی جیلی نوێ بتوانێت ئەوان بناسێتەوە، ئەوەی کە سەم بزانین جیلی نوێ چه ئینتزارێکی لیان هەیە. وایە لێلا خان قسەکەت دروستە هاوڵاتم، بەڵام وەک کاک ئەحمەدیش فەرمووی کێشە ئەوەیە کە خوێندنەوە دروستەکە کە کاک ئەحمەدی شارە بۆ کاتێک کوردستانیشیان بەدەستەوە بووە تحلیلێکیان نەبووە لەسەر بارودۆخی سیاسی، ئەو تحلیلە بەرچاوڕوونی زیاترەدا. من ئەمێ بگەڕێمەوە بۆ چاوپێکەوتنێکی دامەزراوەی چار کە خۆم لەگەڵ دکتۆر عەباس کردم، باسی ئەو دابڕانە لەنێو کۆمەلگای مەدەنی و ئەحزابی سیاسیەکە. بە ئەو دابڕانە کە باسیەکە بمانای ئەوەیە کە ئەحزاب خوێندنەوەیکی دروستی نییە لە کۆمەلگای کوردستان، بۆیە ئەو دابڕانە هاتۆتە کایەوە. و من جارێکی تریش لە مساحبەیەکە کە دکتۆر عەباس باسی کرد، باسی لەوە ئەکرد کە دەیان کۆبوونەوە و ئەتیلاف و منشور ئیمزاکرێ یا هەر ڕێکەوتنێک ئیمزاکرێ ئەگەر شەقام لە کوردستان و ئێرانە بێدەنگکرێ یا شەقام بەردەوام نەبێت لە ناڕەزایەتی خۆی، ئەوانە بە هیچ کوێ ناگات لە ڕاستیە. بۆیە خوێندنەوە و تحلیلی دروستی ئەحزابی سیاسی و باقی ئۆپۆزیسیۆن لە کۆمەلگای کوردستان و ناوچەکانی تر لە ئێرانە بۆ مانایە کە ئەوان دەتوانن
بەو خوێندنەوە بە واقعەتی تازە بکەن و بتوانن پلان و استراتیژی خۆیان لەسەر ئەساسیەوە داڕێژن. بۆیە دکتۆر عەباس خڕۆشانی شەقامی پێ گرنگە بۆ ئیدامەدان بۆ هەر ئێتلافێکی سیاسی کە ئێستاش ئەبینین لە کوردستانە جارێکی تر لە دوو ڕووداوە لە نەغەدەوە لە سەقزە ینی ئەو خڕۆشانەمان جارێکی تر بینی و ئێرانیش ئێستا لە بارودۆخێکی خراپی ئابوووریایە لە بارودۆخێکی خراپی سیاسیایە لە ڕووی لە منتەقەوە ئەوانەی لایەنگیری ئێرانن ڕوبەڕووی هێرشەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی بوونەتەوە و بەردەوام مەدانەکە لە ئێران تەسکەکرێتەوە. من پێم خۆشە ئاراستەی ئاخری باسەکەمان بۆ بین کا دکتۆر شەقام خڕۆشاوەتەوە جارێکی تر ئێمە پێویستیمان بە چ جۆرە لە استراتیژیەک هەیە لە وەکو کورد و باقی نەتەوەکانیش لە ئێرانەیە بۆ بارودۆخی گشتی ئێران ئێمە دەبێت چی بکەین بۆ ئەوەی بتوانین بە کۆمەڵی خاڵی هاوبەش بگەین و بتوانین ئەو شۆڕشی ژینا جارێکی تر بە فۆرمێکی تر خۆی ئەنوێنێتەوە بتوانین خەساری کەمتر بدەین و بتوانین دەستکەوتی زیاتر بەدەستبێنین لە هەر ئاڵوگۆڕێکا کە دێتەکایەوە. بە بۆچوونی من هەر سیاسەتێکی کە شرایط و ئیمکاناتی ئیبوونی نەتوانێت ئیسان تێوریزەی بکە بە شێوەیەکی عەقلانی دای بمەرزرێنێ ئەمن بە سیاسەتی نازانم بە شتێکی ئیدئالیستی دەزانم وەرناچم بۆ لای و بۆیە ئەمن ئەوەم گوت کە و هەمیشەشم کردووە کە ئەگەر ئەو کەسانەی کە ئیدعای ئەو شتیانەیە دەبێت حداقل بتوانم پاراگرافێکی لەسەر بنووسن کە بنووسن کە ئەو شتە دەبێت چۆن بکرێت چۆن تێوریزە بکرێت ئەوەی دەڵم بۆیە کوتم هەتا ئەو دەمی کە ئەمن شتی وان نەبینم ئەوەی بە سیاسەتێکی ئەمەلی یا قابلی ئەمەلی بوون نازانم ئیدی ئەوەگەر ئەمن عەقلی من هەرەوەندە دەتوانێت ئەو مەسەلەی بڵێ ئەمە دەمەوردی ئەو پرسیارەی ئێوەدا بە باوەڕی من وەختی وەی هاتۆ کە ینی نەوەختی وەی هاتۆ ئەسان درەنگە زۆر درەنگ بووە ینی ئەمە زۆر لە پاشین ئەمە دەبێت بۆ چون ینی واقعا مەسئلەی کوردی لە ئێرانە دەبێت لە نەزەر تێوریک و نەزەریەوە دابمەزرێنێتەوە ئەوەی دەبێت دابمەزرێنێنەوە دامەزرێنێنی ئەوەیە کە دەبێت ئەو مەسەلا یەک بۆعد نەبێت دەبێت ئەبعادێکی ئیدیکە ینی بە بێنینە گۆڕە ینی دێرەدا تەرچیبێک دەبێت بێ کە بتوانێت جوابی زۆر شتامدات ئەلانەکە مەسامزان ئینقلابی شۆڕشی ژینای شۆڕشی ژینایدا لە ینی ئەوەندەی هێز هەبوو کە بە شێوەیەکی سمبولیک ئەو شۆڕشە ینی شت بوو یعنی حاڵەتێکی نێونەتەوەی پەیدا کرد یعنی ئەوە زۆر گرنگە تو لە ئالمانێ لە شەقامی لە خایبانێ بڕۆی ببینی نووسراوە ژینجیان ئازادی تابلۆیە لە فەرانسای هەرواتر لە شارەکانی دیکەوتێ لە ئینگلیسی هەرواتر و باسی دەکەن تاسیری هەبوو لە نەزەر هونەریەوە تاسیری هەبوو لە نەزەر شێریەوە تاسیری زۆر شتێکی بوو وەلی واقعاً ئەو شۆڕشە چه تأثیرێکی لەسەر بەرنامە یا بۆچوون یا ئیستیمباتی هێزەکانی مە لەسەر مەسەلەی کوردی هەبوو توجه دەکەی بە نەزەری من سفر ئەگەر شۆڕشێکی ئاوا نەتوانێت تأثیرێکی لەسەر بۆچوونی من بۆ هەدەفەکەی سیاسیم هەبێ و ئەمە نەتوانم ئەو هەدەفەی لەسەر بنەمایەکی تازە بە ئەساسی ئەو شتانەی کەدا دیومە ئەوەی دامەزرێنمەوە توجه دەکەی یعنی ئەمن لە نظر فکریەوە فەشەلم ئەگە نەتوانم ئەو کارەی بکەم ئەمە شتی وامان نەدیوە ئەمن هەمیش مثالی ئیش باسی تێۆری و شتانێک باسی پێشتر مەسەڵەن ئەگەر گۆڕانکاریەک دەکرا مەسەلەن بەشتی مارکسیستەکانی قەدیم بەنەزەر بکەین مەسەڵەن کتێبێک داهاتە دەرێ وەکو فاینانس کاپیتال باسی وەی دەکرد کە ستروکتور و کارکردنی سەرمایە لە دنیای گۆڕاوە ئەوانە بەرنامەکانیان دەگەڵ وەی تەطبیق دەدا
دەزانی نایەن دەگوت نا ئەوە نابێ باشە بەرنامەکەدا ئەمە هیچ کارێکمان دەو موردەیدا نەکردو و هیچ کارێکمان لەو موردەیدا نەکردو ئەسەن فکری وەی ناکەینەوە کە یعنی ئەو قسە دروستە من دیسان دێمۆزگە یعنی شرایطی انقلاب ئەوەیە دوو شەرتی ئەساسی هەیە یەک ئەوەیە کە هێزی حاکم ناتوانێت هیچی دی حکوومەت بکە گوێ دەکەی وەلی ئەوە یەک شەرتێتی دووم شەرتی ئەوەیە کە نایەڵن حکوومەت بکە گوێ دەکەی ینی دەنا ئەگەر ئەوە نەبێ نێڵن حکوومەت بکە ئەوە هەروە بەردەوام دەبێت بە شێوێکی زۆر ینی ممکنە بە لە شەل و بە ڕۆیشتنەوانات بەردەوام بێ هەرو جوورەی کەلان لە ئێران هەیە ئەمن بە پێویستی دەزانم کە واقعان ئەمە بوچونمان لەسەرەوەی ئەوە مەسەلێکی هەیە ئەساسی دەزانم کە ئەمە لە چوارچەوەی ئەو شرایطی ئێستادا ئایا ئیستنباتی مە لە مەسەلەی کوردی لە ئێرانێ عینەن ئیستنباتی ساڵی 1946 جمهوری کوردستان یا مەهابادا ئایا ئەوەیە هیچ نەگۆڕدراوە هیچ نەبووە ئایا ئەمە نابشتری کە دەزێت ئایا من نابێ بزانین کە چۆن ئەلعانەکە لە زمانی جمهوری مەهابادا چ بەر شتێکە بوو لە ئەوەی کە لە بەلوچستانە ئەلعانەکە بەلوچستان لەسەر ئاوریە باشە باشەمە نابێ بەرنامێکی بەرفرەوانترمان هەبێ مەسلەی کوردی دە چوارچێوێکی بەرفرەوانتر بینکە بەلوچ و تورکەمەن و عەرەب و بەشێک لە ئازەریەکانیشی تێدا بێ یا مەسلەی پۆتێنسیالی مەسلەی ژنی لە ئێرانێ عەزیمە پۆتانسیەلی مەسلەی ژنی پۆتێنسیالی مەسلەی جوانان عەزیمە باشە تو مەستوە دێستە دەمەشای ڕێبەرایەتی حیزەکانی ئێمە بکە چ پەیوەندێکیان لەگەڵ ئەو ینی مەسلەی جوانان لە ئێرانێ هەیە لە کوردستانی هەیە ئەمە دەگەڵ دکتۆر لەیلای موافقم کە ئەو هێزانە دەمێنن وەلی مانەکەی ئەوەیە کە چێ دەچێ بۆ لایوانە بەشێک ئەو کەسانەی کە دەگەڵیان هەم فکرن ئەو جوورەی کە من ئاگام لە کۆمەلگای ئێرانی هەیە بەشی زۆری ئەو کەسانەی کە چه ئەلعان فعالن چه ئەو پۆتێنسیالیان هەیە کە فعال بن ئەوانە دەگەڵ بەرنامەکانی حیزبی چ چەپ یا چه ئێتنیک ناسیۆنالیستەکان واقعان یەکنین ئەمنەر ئەوەی دەڵێن کاکەوەرە ئەلعانیش ئەمە پێشمەرگەمان بۆ دێ دەزانم پێشمەرگەیان بۆ دێ وەلی ئایا و پێشمەرگە واقعان لەبەر بەرنامە حیزبی دێ لەبەر ئیدئۆلۆژی حیزبی دێ گوێ دەکەی ئاوایە یعنی مەسەلەکە ئەوەیە کە ئەمە هەدەفێکمان داناوە ئەو هەدەفە تەواوی ئاڵگۆری دنیاە تەواوی ئاڵگۆری ئێرانێ تەواوی مەسایلی فکری کە دەو شتێ لە ساڵی 1946 بۆ لە هاتتە پێشێ هیچ تەحسیری دەو هەدەفەیدا نەبوو ئایا ئەو حیزبە نابێت دانیشە بڵێ کە لەعانەکە دە شەرایەتی ئێستای ئێرانێدا کە وازەکە ئاوایە ئەمە لە چۆ ڕاوەستاوین ئەمە چین دەمانەوێت چ بکەین چۆنی بکەین دەگەڵ چێبین دەگەڵ چێ نەبین ئایاوە تەحلیلی پێویستنێ مشکلی حیزبەکانی مەوەیە کە چ چەبەوانە واقعان خۆیان زۆر بە عەقڵ دەزانن خۆیان زۆر بە عەقڵی کول دەزانن ئەوەیە کە هەمیشە بە قەولی ئەو کاگە ئەحمەدیشەوەی گوت ڕاستیش دەڵێ کارەکان بخۆیان دەکەن بدای ئەگەر زۆر زۆریشتی نابێکە دەڵێن نەزەرت لەسەر ئەو بەرنامەی چییە دیکاکە تو داد ناوە ئێلامت کردو نەزەری من بە چی یانی چی دکتۆر ئەگەر ئیجازە بدەیت یەک شت فەقەت ئەوەی بڵێم ئەگەر واقعان سیاسەتی کوردی بەرفرەوانتر نەبێ یعنی سابجەکتی ئەساسی تری نێتی وەکو مەسەلەی ژنان وەکو مەسەلەی جوانان وەکو مەسەلەی ئاپارتایدی مەذهبی وەکو مەسەلەی شتەکان ئەو
نویچە ئەو کۆلکە زێڕینەی ئیشتی ئەوانە ئەگەر ئەوانە بەرنامەی حیزبیدا بۆ چوونی حیزبیدا ئیدۆلۆژی حیزبیدا ڕنگ نەداتەوە و ئەمە بزەین کە ئەو بەرنامەی کە لە 46 دادرا و لە 79 هیچ گۆڕانکاری بەسەردا نهاتوە ئەلعانش گۆڕانکاری بەسەرداچە ئەمە کوردین و حەقی خۆمان دەوێ و حەقەکەمان دموکراتیکە ولی ناتوانین حەقەکەمان وەکو حەقێکی دموکراتیک لە چارچەوەی ئێرانەدا دامەزرێنین. ئێوە خۆتان لە سەرەتای باسەکەەوە باسی مەسلەیەکی مهمی لە ڕاستیە تێۆری کە گوسەستان کرد وایە 100% ئەم شتەکە ڕوویدا ئەم 2 ساڵە ئەم بزوتنەوەی ژن ژیان ئازادیە کە من پێم وابێ شۆڕژ نییە هێشتا بزوتنەوەیە ینی دابڕانێک بوو لە زۆر شت و دیارە خۆت بە مفەسەلی ئاماژت پێکرد بەڵام یەک شتیش هەیە پێم وابێ ئەو ڕەخنە ینی دروسە لەو حیزبانە هەیە و حیزبانە لەوانەیە مەشروعیەتێکی مێژووییان هەیە و ئاماژەیەشی پێکراکە سەهمی خۆیان هەر هەیە لە کۆمەلگای هەدەفاکە ڕۆژهەڵاتی کوردستان بێ بەڵام ئەو ڕەخنە لە چالاکانیش لە ئاکادمیسیەنەکانیش لەوانەی کە بە تایبەتی لە دەرەوەی وڵاتن پێم وابێ ئەو ڕەخنە بەرەڕووی ئەوەی شەبێت ینی بەڕووی ئەوانی شەبێتەوە ینی تا ئیسە چەندێک مەتن تەولید کرا لەسەر بزوتنەوەی ژینە ینی ئەوەیش ببینین ینی تەنیا نوکی پەیکان پێم وابێ بەرەڕووی ئەحزاب ینی سفەکە خەڵکی تریش ببینی و ئێمە چەندێک خۆمان ڕێکخراوین لە دەرەوەی ئەحزاب بینین ئێرانیەکان چۆنە چەندێ ڕێکخراون مام پێم وابێ ئەو بابەتەیش مهمە کە لەوانەیە ئێسا مەوردی نەزەری ئەم باسەکە ئەمڕۆ پێشکەشیەکەی نەبێ بەڵام پێم وابێ ئەوەیش ئەو ڕەخنەیش هەیە بەرەڕووی هەم ئاکادمیسیەنەکان و هەم ئەوانە کە خۆیان لە دەرەوەی حزبەکان تعریفەکەن و لەقەرار نەقد هەیە و تەحلیل هەیە بەڵام ینی ئالتەرناتیڤێکیش ببێت ینی تۆ ئیجازە بدە من شتێکت عەرز بکەم ئەمن پێم وایە لە ئەوی ڕۆژەوە کە شۆڕشی ژینا دەستی پێکردو لە ئێرانێ تقریبان ئەگەر هەفتەی 2 جارانە من بەرنامەم قسەم نەکردبێ حتمما یەکجار کردووە لە هەفتەیدا ئەوەش عەرز بکەم مەسەلەن نمونە دۆ بێتەوە ئەمن لە ئەو کۆبوونەوەی بۆنێ بەشدار بوو باشە لە کۆبوونەوەکەی ئەوەی کە کۆمەڵە تشتی کرد بوو کۆمەڵی شۆڕژ بەڵ شۆڕژ ئەرزی بە خزمەت بکەم لەوێ من قسەم کرد نەزەری خۆم گوت با دەوەگوێ دەکەی کوتم ئەوە ئەمن ئاوای دەبینم ئاوای دەبینم و هەموودایان گودا زۆر فکری باشە و فڵان و جورەوانە زۆریان ئەوە کتو لە دوایش پێمایە شتێکیان یعنی ئەو پرسیار نامە پرسێژنامێکیان بڵاو کردەوە ئەو جورەی بمنیان گوت بەشی زۆر کەسی جوابی دابەوە قسەکانی کرد لەوێ ئەمن کردمەوە هەم پێ منتیقی بوو باشە چ بوو باشە یەکیان هەستا چۆ واشنگتۆنێ تەوەجوێ دەکەی هیچ ینی ئەنیاسە شتێکی دیکە بوو ئەسەن تەوایەوە قسانەی لەوێ کرا بوو بە سیفر تەوەجوێ دەکەی بوو بە سیفر ئەوی دیکەش یان حیزبی دموکراتی کەسم بێدەنگەی کرد ئەویش لەوێ حاضر بوو کاک حەسەنی شەرەفی لەوێ بوو تەشریفی لەوێ ئەویش هیچ باس دەکەی و هەتا ئێستاش ینی قەدەمێک لە سەروەی ئەسەن هەڵ نەگیراوە یعنی بە باسی ئستادی هاوپەشمان کرد باسیەوەی کە سیاسەتی کوردی دەچێ ئاڵقاندا بچێتە پێشێ چۆن بێ چۆن نەبێ ئەوانە هیچ و بۆیە وەختێکی ئەمە ئەوەی دەبینم ئەمن چه شتێکم هەیە یا کەسی وەکو من چه ئەنگیزە و شتێکی کە بێدانیشێ مەسەڵەن لە بڵێکەوە دەبێ ئاوا بکرێ ئەوە نەزەریم ناوە ئەوەیە و دەبێ ئاوا بکرێ ناگە فایدەی نییە یا تا ئێستا کە هیچ جورە فایدەی نیە فقط وەختێکی ڕۆژ
او حتى اگر من لسر لوي اگر قدم بچمە پێشەوەی دەڵم کە بەداخەوە فەرهەنگی سیاسی حزبی زۆر فەرهەنگێکی دژی ڕۆشنبیریە. یعنی هەمیشە نسبەت بە ڕۆشنبیر مەشکووکە، هەمیشە لە دەرەوەی خۆی دەبینێ، هەمیشە بە کەسێکی دەبینێ کە یا ممکنێنی ڕۆشنبیر پۆتانسیێلی لە نەزەروانەوە پۆتانسیێلی تێکدەری زۆرترە لە پۆتانسیێلی چاکسازی. نۆجێ دەکەی ئەوە شتی نادا بە ئیسانی، ئەوە هیچ جورە ئەنگیزەیەکی نادا بە ئیسانی. دە باشە یعنی ئەو بخۆم ئەو کاک ئەحمەد حتمما ئەویش زۆر نزیک بوو لەو حیزبانە، ئەویش بە نەزەری من تەجروبیاتی وای زۆر بوو. یعنی هەر کەسێکی کە بزان یعنی ئەوەندەی کە گەر تۆ بەرگریان لێ دەکەی دیفاعیان لێ دەکەی خۆیان لەبەرە ئەو دەبی زۆر عازیزی. وەلی وەختێکی کە ئەتۆ دەڵی نا ئەوە نابێ ئاوا بێ ئەوە ئاوایە مشکلاتەکەی ئەوەیە هیچ ینی واقعا نەجۆر لێ دەگرن نا هیچ کەس جۆبستی قسەکانی تۆنی و بدەیت ئەنگیزەیەکیش نییە بۆ ئەوەی کە شت بکەی، یعنی واقعا کار بکەی شتێکی بڵێ یعنی ئەمن خۆم ئەمن لەلاان دەنووسم یعنی لەسەر شۆرشی ژینایەوە خەریکم دەنووسم، وەلی ئەوەی کە دەنووسم واقعا بۆ خۆم دەنووسم. یعنی من ئەنگیزێکم لە دەرەوەی وەی نییە کە سیاسەتێک بێکە منی یعنی جەزب کردوێ کە بۆ بێگە دەینووسم لەبەر خودی شۆریشەکە دەینووسم، لەبەر خەڵکەکەی کە لێوێ بۆ لەسەر لەبەرە و تەجروبەی کە من لەبەر چاوم دیتومە ئەوەی کە چۆن دەتوانێت ئیسان ئەوەی بە جوورێکی بە شێوەیەکی عەقلانی تێۆریزە بکە، بە شێوەیەکی تێۆریک عەقلانی بەیانە بێ. بەهەرحاڵ ئەوانە مەبەستم شخصی نەبوو دکتۆر، مەبەستەکەم گشتی بوو دیارە ئەوانی دیکەش کەسی دیکەش دەزانم کە عەلاقەیانە بۆ کاری وا بکەن. مەسەڵەن زۆر عەلاقە بوو کە بێنن مەسەڵەن کۆنفرانسی گەورە دابنێن پێشەوەی کە کاک ئەحمەد کتی و کۆنگرەیان نەگرتو. باشە پێش کۆنگرەی دوو کۆبوونەوەی گەورەدا لە ئیستۆکۆڵمێ لە بێرلینێ 20 کەسان 40 کەسان داوەت بکەن کە شت بێ کە باس بکرێت لەسەر شتی کۆنکریت بەرنامەی کۆنکریت دیارە کەسی وەکو کاک ئەحمەدی نەزەریان هەیە لەسەری فکر دەکەنەوە لە کەسێک وەکو لەیلا خانمێ نەزەریان هەیە زۆرن لەوانان ئەن لە ئەوروپای زۆرن دەتوانن لەسەری نەزەر بدەن. زۆر سپاس کاک دکتۆر. ئەگەر بێمەوە سەر باسەکە بۆ ئەخیر پرسیارم لە کاک ئەحمەد بکەم چونکە کاتەکە پێم وایە کەممان ماوە. دوای ئەو هەموو ساڵە لە تەجروبە و ئەو بارودۆخی کتایە قسەی تۆ چیە بۆ بارودۆخی کورد و بۆ مەسەلەی ئۆپۆزیسیۆن ئەگەر وەکو دوا پرسیار لێت بکەم نظری تۆ چیە؟ ئێمە دەبێت چی بکەین؟ دکتۆر عەباس نظری خۆی ود حەزەکەم جەنابش نظری خۆ بڵێ لەسەرەوە ئێمە دەبێت چی بکەین؟ وڵام من زۆر کورت منی شتێک بڵێم لەسەرەوە کە ئەسقەزا من پێچەوانەکەی یعنی نەک پێچەوانەکەی من مشکلێکم لەگەڵ خۆمان ئێمەی کورد ئەوەیە کە زۆر وەفاداری لەبەر وەفاداربوون بە شۆڕشی کوردستان و بزوتنەوەی کورد زۆر جار بە احتیاتەوە لە حیزبەکان چوینەتە پێشەوە، یعنی ڕەخنەی تیژمان نەگرتووە لەبەر خاتریەوە بەداخەوە لە ناو حیزبەکانە ڕەخنەگرتن و جنێودان سنوورەکەی دیار نییە. ئەگەر ڕەخنەت گرت دەڵێن ئەوە چی بووە ئەمە بە تۆزێکیش ماندوین هەمومان دەڵێن ژنوپیاگە ڕۆیشتن کابرای کاکە حەسەنێک لەوێەوە ڕەدەبوو کراسێکی لەبەر کردبوو کراسێکی سەوز مەسەلەن کابراکەوتی ئاو کراسە ناشرینە چییە کاکە حەسەن کردیەتە بەری ژنەکەیش گوتی چۆن دڵت دێ کاک حەسەن زۆر پیاوی چاکە. ینی ئەوە نیشانەدا کە دوو ڕوانگەی جیاوازەوە تەمەشا دەتوانی کاکە حەسەن پیاوی چاک بێ کراسی ناشرینی لەبەردابێ. ئێمە حیزبەکان لێمان قبول ناکەن کە بە گشتی قبولی حیزبەکان چۆنیان قبول ناکەی جارێ وەڵەن بە هەزاران شەهیدیان داوە خەڵکانێکن کە تەواوی ژیانیان ئێستاش لە ناو حیزبەکەدان
ومن ئەوەش دەزانم کە چەندین جار اعتصابی گشتی لە شارەکان بووە بە داواکاری حیزبەکان بووە خۆ بە داواکاری ئێمەمانان نەبووە کراوەوانە ینی ئەوان جێگایان هەیە بەڵام ئەم حیزبانە ئەگەر ئومیدوارم ئەم شۆڕشە سەرکەوم حیزبانە بگەڕێنەوە ئەگەر چاوێ لەوە بکەی کاک عەباس پسپۆڕی تورکیەیە بڵندێجیویت حیزبێکی زۆر زۆر گەورەی بوو ئێستا حیزبەکەی بڵندێجیویت لەکوێیە ئەردۆغان لە کوولەکەی تەڕی شانێوی نەبوو ئێستا حیزبەکەی ئەو لەکوێیە یعنی ئەبێ باوەڕمان بەو تەحولە بوێ واز لەوە بێرین هەر خۆمان هەڵواسین بە مێژوویەکی ڕابردووەوە لەسەر کاری حەزەکەم شتێتریش بڵێم لەسەر کاری ڕووناکبیران 1 ساڵ پێش شۆڕشی ژینە کاک عومەر شێخموز لەگەڵ من پەیوەندی گرت کوتی کاکە بیرۆکەیەکم بۆ هاتووە وەرە هاوکاریم کە پێکەوە بیکەین وتم فەرموو تی لەگەڵ سنتەری ئۆلۆف پالمە لێرە سنتەرێکی مهمە لە ستۆکۆلم پەیوەندیم گرتووە و لە ڕێگای سۆسیال دموکراتەکان و ئەوانەوە با ئێمە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات ئەوەڵ بە دەوریەکەوە کۆ بکەینەوە لەگەڵ ئەوان ڕۆژێک کۆبوونەوە بکەین دوای ڕۆژی دواتر لە ئەوان و ئۆپۆزیسیۆنی ئێران دیاریان کەین کام حیزب بێ چۆن بێن و ئەوانە وڵا زۆر فکرێکی باشە نامە نووسرا و خاڵەکان دیاری کرا و هەموو حیزبەکان و ئیمەیلیان بۆ چوو پەیوەندی تەلەفۆنی کرا چەندیدارێکی ڕوویدا ئەمە ڕەنگە بەلاتانەوە سیر بێ ڕێک مانگێ پێش شۆڕشی ژینە جوابیانداوە وتیان ناتوانین نایکە ڕێک مانگێ پێش شۆڕشی ژینە ئێوە تەسەوری بکەن ئەگەر ئەو پرۆژە قوبوڵ کرابایە قسەکەش چی بوو قسەکە ئەوە بوو کە ئەگەر هات و ئاڵ و گۆڕێک لە ئێران هاتە پێش حیزبەکانی کوردستان چیەکەن ئەمە قسەی ساڵی 2022 باشە ئەوەیان لە 2021 ببوورە لە 21 دەستی پێکرامە ئەوە بە ئەولاوە ئەوەی سەری نەگەن دوای ئەوە لە چەند مانگ لەمەوبەرەوە من خۆم لە کۆڕێکدام هەوڵێکی زۆرمان داوە لەگەڵ هەموو حیزبەکان نامەمان نووسیوە پەیوەندیمان گرتووە زۆر شتمان وتووە قەولیشمان داوە ئەوەی ئەمە کە عەرزمکردن بە هیچ رادیۆ ڕۆژنامەیەکیش نەگوتراوە کە ڕخنیان لێ بگرین بڵێ بۆ نەتان کردووە ئەمەی تریشمان هەر نەمان کردووە هەر وتمانە بابە فقط مهم بۆ ئێمە ئەوەیە ئێوە لەگەڵ یەکدا بنیشن چوارچەوەیەک دیاری بکەن بۆ ئەوەی کە ئەگەر وەختێکی هەستیار و ناسک هاتە پێشەوە خەڵکی کوردستان بزانن گوێ بۆ کوێ ڕاگرن و کێیە کە ئەتوانێت جەمسەری کارەکان بگرێ بەدەستەوە هەرچەند من پێم وایە ئێستا ئەوەندە ژنی تێکۆشەر جوانی تێکۆشەر مرۆڤی تێکۆشەر لە ناوەوەی کوردستان هەن لە ڕۆژهەڵاتی کوردستان کەوان نییە چاوەڕوانی ئەوە بن کەسێ بەکی کە ڕیشی سپی بێ و بە باوەشێک کتێبەوە بگەڕێتەوە بۆ کوردستان و کتێبەکە کاتەوە بڵێ 1 2 3 4 ئاوا بکەن وان نییە بەڵام نابێ ئەوە لەبەرچاو نەگرین کەم حیزبانە دەسەڵاتێکیانێت چی بکەن کاکە سۆران بە بۆچوونی من ئەبێ نەوعێک سربەخۆی جارێ ئەوەڵەن لێک نزیک ببنەوە لە حەدی ئەقلی پلاتفۆرمێکیان بە یەکەوە ببێ هەرچەند جیاوازی زۆریشیان ببێ لە بەرنامەی سیاسی حیزبەکانە حەدی ئەقلی پلاتفۆرمێکیان ببێ بۆ ئەوە کە ئەگەر کوردستانمان کەوتە دەستەوە یاوا بوو کە ڕژیم نەما ئێمە بە یەکەوە چی بکەین ئەوە 1 2 دەبێت دوورە پەرێز بن لەوەی کە قودرەتێکی متەمەرکز لە تاران بەڕسمی بناسن چونکو مادام ئێستا ئێمە کۆمەک بکەین بە دامەزراندنی حکوومەتێکی متەمەرکز لە تاران تازە ئەومە داومانە بەژێر تەکەسورگەراییە لە ئێران ئەوەی کە فرە چەشنی قبول بکرێن نە ئێمە ئەبێ لایەنی بەرامبەر یعنی دەبێت شتەکانمان هاوبەش بێ وەختی یەگەڵێن بە ڕسمیەتمان بناسن دەبێ بە ڕسمیەت ناسینەکە متەقابل بێ ئێمە ئەوان بە ڕسمیەت دەناسین دەبێ ئەویش ئێمە بە ڕسمیەت بناسێ و دەبێ ئێمە وەکو هێزێک کاریگەر بۆ داهاتووی وڵاتەکە چاو لێ بکە نەک وەکو هێزێکە بەکارمان بێرێ بۆ ئەوە خۆی لە تاران بگاتە دەسەڵات و ئەمجارەکە دەسەڵاتی گرت بە دەستەوە گوێمان لێ نەگرێ بە بۆچوونی من ئەوە یعنی ئەوە دووسێشتی زۆر زۆر گرنگە و ئەو خاڵش کە کاگەباسی ژاماژەی پێکرد مەسەلەی ژنان ئێستا لەوە دەرچووە تازەی ترتۆ بێ داوا بکەی کە لە کۆمیتەی مەرکەزیە ژن نییە نازانم ژن ئەس ئەگەریش ببێ دێکۆرە دەسەڵاتێکی نییە لەوە دەرچووە لەن وەزەکە ئینسان ئەو لە کۆڕ و کۆبوونەوەکانە ژنانی گەنجە بینێەوە نمونانێکی چاندانیشتووە لێرە
ئەدەزانی ئەمەجا ئەوە ئەمانەیە کە ئێمە لە دەرەوە ئەیان بینین بە هەزاران بگرە زیاتر هەیە لە ناوە کە ئێمە نایان بینین کە ئەمە تواناییان هەیە دەسەڵات بەدەستەوە گرن کارێکیان بەدەستەوە بگرێت. من جارێکیان لە شوێنێ وتم لە ئینگلیستان خانمێک هات چووە داونی ستریکی ژمارە 10 وەک بیستومە زەرەری کێزگار قورسی لە ئابووری بەریتانیا داوە باشنێکیش بێ لای ئێمە دەسەڵات بەدەستەوە بگرین قەیچێکا با ئێمە زەرێکمان لێ بکرێت کە من پێم وایە نایگەیەنێ ئەو زەرەرە ناگەیەنێ بۆچی ئەوانە قبوڵ ناکەیت. بۆیە پێداگرتن لەسەر مەسلەی ژنان لەسەر جوانان لەسەر ئەوەی کە ئێمە بە حرمەتەوە و بە بەرابەریەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا بنیشین و تەبعاً پلاتفۆرمێکی دیاری کراو و بزانین چیمان دەوێ بە وەزعەوە بڕۆینە پێشەوە و دوورکەوینەوە لەو کە حیزبەکەی ئێمە مهمترین حیزبە سەرۆکەکەی ئێمە مهمترین سەرۆکە و هەر ڕەخنەیەک و هەر شتێ بەرامبەر بە و ئەوە بڤەیە و وەزاکە تێکەدات. زۆر سپاس کاک ئەحمەد. لەیلا خانمە لە 1 دقا هەر یەک دقا سیارەکەم چونکە کاتەکەمان زۆر کەم ماوە. ئێران دوای 45 ساڵ لە ئینقلاب ئەگەر لە 1 دقا دەزەری خۆت بڵێ بارودۆخی ئێران لە دوای 45 ساڵ لە ئینقلاب چۆنە بینی؟ ئەخیر پرسیارمان ئەوە. فەزای ئیمڕۆ فەزای 1970 نیە. مرۆڤی ئیمڕۆ بەگشتی چ لە کوردستان چ لە ئێرانە زۆر گۆڕاوە. حکوومەت ئەو مەشروعیەتەی کە لە ئەوەڵە بووی ئیمڕۆ نەیمات لەدەستیدا قەیرانی ئابووری هەیە، قەیرانی مەشروعیەتی هەیە، قەیرانی کارامەدی هەیە و تەواوی ئەوانە ئەتوانێ شرایطێک ئیجاد کا کە ئەو حکوومەتە بڕوات. لێرە تەنها شتێکە ئەتوانێ هاندەر بێ ئەو حکوومەتە بڕوخێنێ بەجوز دەرۆ بەجوز ئەو هێزە بینومەلەلیانە کە باسمان لەسەری نییە لە ئەسڵا ئەو ارتباطەیە ئەوەی کە خەڵک بتوانن باس لەسەر کوردستانە خەڵکی کوردستان بتوانن لەگەڵ هێزە سیاسیەکانە و خۆیان لە ناوخۆیانە اتحادێک دروستکەن. هێشتا خیابان هێشتا شەقام لە کوردستانە پۆتانسیێلی ئەوەی هەیە. ئەوانەی کە لە هەفتەی پێشات نیشانیدا کە شەقام هێشتا زینوە. هێزە کوردیەکان حزبە سیاسیەکان ئەگەر خۆیان نەتوانن لەگەڵ ئاڵوگۆڕی دنیای جەدید و ئەو شتێک کورد ئیمڕۆ گەرەکێتی ئەگەر نەتوانن خۆیان تەتبیق بن ئەوانن لەبینەچن. ئەوە شتێکی خۆش نییە من بڵێم، بەڵام ئەوە وەکو واقعیەتێک وەکو کەسێکە من ساڵی 79 نەبینیە وەکو شۆڕش، بەڵام بزوتنەوەی ژینان بینیە ئەتوانەوە بڵێم ئەگەر خۆیان تەتبیق نەتوانن یەکگرتوویەکی ناوخۆ زوانێکی یەکگرتوویان ئەگەر نەبێ حرەکەتێکی یەکدەستیان نەبێ ئەنسەجامێکیان نەبێ حرەکەتێکی سازمانی یەکگرتوویان نەبێت لەبەی نەچنەوەش خۆی خەسارێکە بێ بۆ بزوتنەوەی کوردستان. ئەو شتێکە توان مەرسن. زۆر سپاسکە دکتۆر عەباس نەزەری جەناب. بە نەزەری منە دەگەڵ ئەو قسەی لەیلا خانمێ هەم کە هەر کە شەقام ئێستاش ئێنەرژی هەیە پۆتانسیێلی هەیە. ئەو مشکلەی لە کوردستانی هەیە ئەلبەتە بە شێوەیەکی گشتی لە ئێرانیشێ مەسلەی ڕێبەرایەتیە تۆجێ دەکەیت. مەسلەی ڕێبەرایەتیە مەسلەیەوەیە کە تەفهیمی ئامانجەکانی حرەکەتی چییە تۆجێ دەکەیت. ئەوە چۆن تەفهیم دەکرێت لەبەروەی بە باوەڕی من ئێستا ئەوەی کە پێویستە دەبێ گفتمانێک وێژمانێکی تازە دابمەزرێنرێتەوە کە ئەوە دەگەڵ ئەو هویەتەی تەکەسوری کە لە شۆڕشی ژینای داهاتە پێشێ دەگەڵ وەی یەک بگرێتەوە. ئەوە بەو معنایی نێکە کوردەکان یعنی هەموو کوردایەتیان لەبیر دەچێتەوە و فڕی دەدەنەوانەوە نا ئەوە وەیەکە ئەتۆ لەسەر جێگای خۆت ڕاوەستاوی بەسابێت قەدەمە وەلی دەزانی کە شرایطەکە گۆڕاوە و ئەتۆ خۆت بە ئەساسی و شرایطە تەطبیق دەبێت. ئەمن فکر دەکەم کە ئەساسەن ئەوەی کە ئەلان لازمە گفتمانێکی یەکگرتووە کە لە خودی کۆمەلگای مەدەنی تەغزیە بکە وەلی ئەوە دەبێ و گفتمانە تەوا هێزەکانی سیاسی شەراکەتی تێدا بکەن و قبولی بکەن
کەەوە مهمە ئەوە ئەگەر ئەوە نەبێ ئەمەم فکر دەکەم شەرکردن بە سلاحی قەدیم و لەسەر مەوازەی قەدیم و بە قسەکانی قەدیم و شەرعیەت وەرگرتن لە 80 ساڵ مبارزە و نازانم 100 ساڵ مبارزە و وەکو ینی ئەوانە بە باوەڕی من یەک قەدەمیژەوە ناباتە یەک قەدەمیژەوە ناباتە سەرێ ئەمە دەبێ ینی شتێکمان هەبێ کە بتوانێ ئەو لەو وەزعیدا جواب بداتەوە ئەلانە کە بارها و بارها ئەوە سابت بوو کە ئەو استراتیژی کە هەیە جواب ناداتەوە ئەسەن استراتیژی نیە ئەوە کە نەدە بگۆڕدێ قەدەمی ئەوەڵ بگۆڕینیەوەی دەبێ لەبەروەی کە واقعان پەیوەندێکی ڕاستەخۆ باش لەگەڵ کۆمەلگای مەدەنی ئێران کە کۆمەلگای مەدەنی ڕۆژهەڵات کە واقعان ینی مرکزی ئەو ناوەندی ئەو ئێنێرژیە لەگەڵی پەیوەندیمان هەبێ ئەو پەیوەندە لە دەرەجێ ئەوەڵدا دەبێت بەو گفتمانە ساز بکرێ دیارە ئەوە بێ تەردید تەأسیری لەسەر سازمانی حیزبیش دەبێت وەختی وەش هاتۆ کە سازمانی حیزبیش فکری لێ بکرێتەوە زۆر سپاس کاکتۆر کاک ئەحمەد جەنابتان وەڵام من ئەگە قسە تێکرار نەکەمەوە هەردوو بەڕێز قسەکانیان قسەی ڕێکوپێکیان کرد من ئەرەوەندا دەڵێم خۆم مقایسەکەم من تەمەنم 30 ساڵ بوو کە شۆڕشی ئێران کراوە و ئەو وەختە من لەگەڵ هاوڕێکانم بەشێک بووین لە ئێلیت لە شارەکەی خۆمان و لە وڵاتەکەی خۆمانە ئەگە خۆم مقایسەکەم لەگەڵ ئەو جوانانەی کە ئێستا لە بینی 20 ساڵن تەمەشاکەم ئەوان چەند قات لە ئێمە باڵایان زیاتر باڵایان کردووە و بەو خۆپیشاندانانەی کە کراوە لە 1 ساڵ و نیوی ڕابردووە چ لە مەهاباد لە ناشتنەکاندا چ لە شنۆ لە نەغەدە لە بۆکان بە تایبەتی و ئەو خۆپیشاندانە گەورانەی کە لە شارەکانی ئەم دوایانە شنۆ و چەندین جار لە سەقز کراوە ئەوەمان پێدەڵێ کە ئێمە لەگەڵ بارودۆخێکی بە تەواوەتی تایبەتە بەرەو ڕووین من لە کۆڕی ئێرانی ئەوتومە ئێوە ئەبێ بزانن ئەوانەی کە ئێستا دێنە ناو شۆڕشی تازەوە زۆر جیاوازن لەگەڵ ئێمە ئەوان نەگەر مێژووی ئێستا دەزانن مێژووی ڕابردوویشمان ئەزانن بۆیە من زۆر دڵخۆشم و دووبارەیەکەمەوە حیزبەکانمان ئومێدوارم بەباشی بیر لەوە بکەنەوە کە حکمەتی چییە لە سەقز ڕۆژی چلەی ژینە گەورەترین خۆپیشاندانی ئێران ڕوویداوە تارانی 15-16 ملیۆنی بەقەت تا سەقز خۆپیشاندانی گەورەی لێ نەکراوە ئەمە هەر تەنها عەدەد نییە هەر تەنها فیلمێک نییە بەڵام ئەوە بە بۆچوونی من قسەکەم بەوە تەواوەکەم ئەو خۆپیشاندانە لە ناشتنی کە فەرامەرز کرا پێرێ لە سەقز ئەوەی نیشانەدا کە جمهوری ئیسلامیش لێی معلوم بووە کە ناتوانێت محدودی بکاتەوە بڵێ حەقتان نییە بەڵکو خۆیان هاتن سەرەتا ئەوان پێشوازیەکەن لە جەنازەکە و دوایەوە طبعا خەڵکەکە بەدەستیانەوە گرت و کردیان بە شعاری خۆیان من خۆشببینم بە داهاتوو من هەمیشە خۆشببین بوو مەڵبەتە بۆ یەکیش پێم وایە دەبێت ئینسان خەبات بکات و ئەوەندەی لە وزە و توانای هەیە هەوڵی بۆ بدە زۆر سپاس کاگەمین دوا قسەی تۆ وەڵا دوا قسە ئەوەیە کە بە بڕوای من کۆماری ئیسلامی ئەگەر لە 3 ئاستا بەرچاوی بگرین دوای 45 ساڵ لە شۆڕشی 79 لاستی نێودەوڵەتی ئێستاکە لە قەیرانێکی زۆر گەورایەوە بەرەوڕووی هەموو هێزەکانی جەهان بووەتۆ ینی لە ئاستی نێودەوڵەتی تووشی قەیرانە لە ئاستی ناوچەی هەتا دێت ئەو پرۆکسیانە کە پێشتر دروستی کرد بوو شەڕی نیابەتی پێکرد زیاتر هەرسە بەوانە تەنگەکرێتەوە قەتی سەکرێنەوە لە ئاستی ناوخۆیشە ئێستا گەورەترین کێشەی کۆماری ئیسلامی قەیرانی کارامەیە پێم وابێ سەرڕای ئەو تەراکۆمەکە لە قەیرانەکان تریژی هەیە بە شەرعیەت و بە هەموو قەیرانەکانی تر بە قەیرانی شناس دەرگیری هەموو ئەوانەیە لەباری بەڵام گەورەترین کێشەی کۆماری ئیسلامی ئێستا قەیرانی کارامەیە و ئەوە لەوانەیە تووشی داڕوخانی بکات
و لەسەر کوردستانیش پێم وابێ لە کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵگایەکی زۆر زین و کۆمەڵگایەکی چالاکی هەیە بەڵام هێزە سیاسیەکانی پێم وابێ تووشی حەیرانن لەباری استراتژی و لەباری سازمانیەوە دوای ئەو 45 ساڵە من حاڵ هیوادارم وەکو دکتۆر عەباس و لەیلا خانم و کاک ئەحمەدی شاریان کرد بە و حاڵانە منیش هەر پێم وابێ و ئینسان نابێ هیوا بڕاو بێت و بکرێت لە داهاتووە چارتێک یا پلاتفۆرمێک پێشکەش بکرێت گەر کەسانێک لەو بوارە ئەو کاریان کردوە هیوادارم ئەوە بێتردی منیش هیوای خۆمە خەمە پاڵ هیوای هەر چوارتان هیوادارم کوردستانی ڕۆژهەڵات یا ڕۆژهەڵاتی کوردستان ببێتە خاوەن استراتیژیەک کە کۆمەلگای مەدەنی و بڕیار ناوەندی سیاسی ئێمە بتوانێت خاوەنی پلاتفۆرمی یا استراتیژیەکی کوردستانی بێ کە لەوەوە بتوانێت نەخشە ڕێگایەک بۆ داهاتووی خۆمان لە ڕۆژهەڵات و بتوانێت جۆری پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ نەتەوەکانی غێرە فارس لە ئێرانە و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی فارس و سەراسەریش لە ئێرانە ڕێک بکە بۆ هیوای بتوانین لە هەر گۆڕانکارێکە لە ئێرانە دێتەکایەوە کورد پشکی شێری بەربکەوێ و ئەو هەڵانەی کە لە شۆڕشی 57 ڕوویدا جارێکی تر بڕوومان نەبێتەوە و کوردستان تەنها نەکەوێت کە لە مرکزەوە بتوانێت فەرمانی جیهادی دژ بدرێ و کۆمەلگای کوردستان بتوانێت لەو دەرفەتر بۆیە ڕەخسێ بە قازانجی خۆی کەڵوەرگێ جارێکی تر بەنای خۆم و هاوڕێم کاگەمی لە دامەزراوی چار زۆر سوپاسی تایبەتی کاک دکتۆر عەبازوەلی خاتو دکتۆر لەیلا مروەتی بەڕێز مامۆستا ئەحمەد ئەسکەندەریەکەین و سوپاسی بەشی کۆنتترۆڵی ژەکەین کە بە سەبرەوات ئەو بەرنمەیان لەگەڵ زەبت کردین و جارێکی تری سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ بینەرانی خۆشەویست و ئێوەش ماندوو